میوانانی بەڕێز ڕۆژتان باش پێشەکی زۆر بە خێراتنی مامۆستای بەڕێز و گەورەمە دکتۆر شێرزاد نەجار دەکەم کە لە هەموو سەرە ئینعتافاندا بەو توانای علمی کە هەیەی هاوکاری و مناقەشاتی ناو ئەنجستۆ دەکات لە ماوەی 13 ساڵدا ئەوە بە نسبەتی ئێمە لە ئەنجستۆ هیچ کەلیمەیەک نی ئینسان بڵێت تەنیا لە بەرامبەریدا ئینسان کوڕنش بێت. ئێوەش زۆر بەخێر بێن. زۆر مەمنونم کە وەختی خۆتان لەو نسبەتەن گەرمایەدا بۆ ئەو مناقەشەیەت تەقدیم کرد. لە حەقەتدا من لەگەڵ جەنابی دکتۆر شێرزاد باسی ئەوم کردوتم ئەو کتێبە باشەی دکتۆر کە پێش زیاتر لە ساڵێک دەرچوو دەوانەیە 2 ساڵیش بێت تەماشامە ساڵێک شتێکە کە بریتیە لە ڕەیەکانی جەنابی دکتۆر شێرزاد لە ماوەی 20 ساڵی ڕابردوو بە تایبەتی، بەڵام هەر ئەوانەی کە لێرەدا هەیە 34 ساڵی ڕابردووی تێدایە لە ڕووی ڕوانگای سیاسی و تەحلیل بۆ تەنگ و چەڵەمەکان یان ئەو کاتانەی کەەوە مناقەشاتی قانونی چ لە هەرێمی کوردستان چ لەگەڵ عێراق دروست بووە. ئەوەمان کردە مناسبەتێک کە هەم باسی بکرێ هەمیش لەو تەنگ و چەڵەمە قوڵەی کە ئێستا تێیدای لە کوردستاندا و ئەو هەڵبژارنە چارە نووسازەی کە لەبەردەممانە لەم بیانەوە لە حەقەتدا باسی تەنگ و چەڵەمەی سیاسی یان ئەو کەم و کوڕیانەی کە لە فکری سیاسی لە کوردستاندا هەیەەوە هەمیشە جەنابی دکتۆر شێرزاد لە کاتی خۆیدا لێرە و لە شوێنی دیکەدا ئاماژەی بەو کەم و کوڕیانە کردووە کە لە نخبەی سیاسیدا هەیە لە بزوتنەوەی سیاسیدا هەیە و بەشی زۆری ئەو تەنگ و چەڵەمانە تەنگ و چەڵەمەی خودی بزوتنەوەی سیاسیە خودی نخبەی سیاسیە نەک زیاتریان هی بارودۆخەکە بێ هی قوڵای کۆمەلگاکە بێ یان یەکیشانەوێ کە هەرێمی کوردستان هەیەی. جا من زیاتر ناڕۆمەوە حەزی ئێمەیە مەیدانەکەی باسکردن بۆ جەنابی دکتۆر دامێنێتەوە خۆی وەکو مامۆستایەک چ مەوزوعێک لەم بۆ ئەم قۆناغا بۆ ئەم تەنگ و چەڵەمەی سیاسی کە هەیە و هەلوقو لە عنوانی داوەتەکەشدا هەیە ئەم باسی ئەم تەنگ و چەڵەمەی سیاسی دەکرێت هەمیش هەڵبژاردننی داهات و ئەهەمیەتی ئەوەندە زۆرەکە ئەو پێی خۆش بۆ ناوی لێ بنێ بە هەر شێوەیەک بێ سەرکەوتنە بۆ هاوڵاتیانی کوردستان. جارێکیەوە بەخێر بێن و مەجار بۆ جەنابی کوردی هێوارتان باش زۆر سپاس بەڕێز کاکسەرۆلۆ ئەو پێشکەشە و ئەو قسانەی خۆشێکە کردی و زۆر سپاس دەکەم کە بەو شێوەیە من تەقدیم کرد چون مستحق نەبووم. بس على كل ئەمە ئیتفاقمان کردبوو سەر کتێبەکەی قسەچی بکەین بەڵام بەداخەوە پێویست بوو یعنی دکتۆر نەجەت و من لەسەری قسەی بکەین. دکتۆر نەجەت تۆزە وەزعی سەحی باش نییە بەلەبەری ئەو مەوزوعات تەعجیلمان کردیە لە بۆ سیمینارێکتر کەواتە حەزستان دەکەن لەو سیمینارێکتریش ئینشاءالله دەربارەی کتێبە و قەزایەکان قسەی دەکەین. ئەوڕۆ تقریبا لەسەر هەڵبژاردن و دیموکراتیەت و سەرکەوتنی هەوڵاتی. سەرکەوتن هەوڵاتی کتێبەکە لەلایەن فەیلسوفی فەڕەنسی پیێر ڕۆزنفالم چاپکراوە و ئیستیعرازی هەموو ئەو محاولاتەنە دەکاتن کە هاوڵاتی پەشدار بی لە سیاست لە وەختی کەونەوە تا یۆنانیەکان و تا ئێستا لە ئەخیرەن کە ئیقرار کرا یعنی هەڵبژاردن و دەنگدانی گشتی لە هەموو هاوڵاتیان اعتبار کرا بە سەرکەوتنەک لە هاوڵاتی و پێی دەڵێتن تەتویج هاوڵاتی هاوڵاتی دەبیتە مەلیک لە ئینتخابە ئەتو بابزانانی هاوڵاتی دەبیتە مەلیک لەو ئینتخاباتانە یان هەر دەبینێ ئەگەر بێنە سەر جان جاک ڕۆسۆ دەلێتن ملەتی ئینگلیز لە وابی ئازادە بەڵام ئازاد نییە تەنیا یەک ڕۆژ ئازادە کە دەنجی دەداتن پاشەوەی دیسان دەبیتە سکلاف یعنی دەبیتە عەبد. کەواتە ئایا ئینتخابات ئەمە لەوەماندانە کە هاوڵات بیبتە عەبد یەننا. ئەو 2000 ئەم ساڵ یعنی 2024 لە 80 دەولەت ئینتخابات هەیە
ئەو دەوڵەتانە کە یان دیموقراتی حەقیقینە یان خۆیان بە دیموقراتی دادنێ یەک لەوانش لە هەرێمی کوردستان یان لەو ئیحسایەتی هەشتا نییە بەس لە انتخابات زایدن ئەو هەشتایە انتخاباتش لە هەرێمی کوردستانش هەیە یەک لە پلە بەرزەکانی حکوومەتی هەرێم قسەی دەکاتن دەلێ هەموو جیهان تەماشای انتخاباتی هەرێم دەکات ئەمش لێ دەپرسایە ڕاستە 8 ملیار کەس تەماشای انتخاباتی هەرێم دەکات نەفەتی يعني أو تضخيمة لبو وضعي هريم يعني تي باش لو بحثي وينك كبزاني تستان كردية تستان نكدة له انتخابات بحثي وكل على كل انتخاباتش مربوطة بس بديمقراطية كواتا بازنك معناها ناوي ديمقراطية ناو بازنا تشكسكية بيدلن هالبشارتن كواتا علاقتها عضوية أورجانيك ريليشن بيني هالبجاردن ديمقراطي كواتا ديمقراطية ببي هالبجاردن دبي حموكز دلين نابيتن بس أما دلين دبيتن للديمقراطية أسينا هالبجاردن نبو ديمقراطية تشابه كواتا تشي نسبية بلام استا انچینا اقصى رازي بيتن سكاتنا تواني استا ديمقراطية شي راسته خو زيبكي تانية لسويسرا لبعض مقاطعة لبعض قضايا بسيط لو ديمقراطية مباشرة دولة كان ديمقراطي جماريان برزبو يعني لحرب عالمية دوم كتوابو دوازده دولة ما نهبو ديمقراطي بون استا 107 دولة مانهيا لكوي 193 دولة دلين ديمقراطي نخوان 107 لا دستوري عند نسرية دولة تشي ديمقراطي لا يما بعد ديمقراطي تدعي أو ديمقراطية تطبيق دكرة تطبيقنا وموضوع أكثر بس رسميا يعني شكليا دلين 107 دولة لكوي 193 دولة أندام لا UN بخو عندنا أما ديمقراطينا بلام لو 176 دولة فقط دولتي ديمقراطي ليبراليين أو أنت ليبراليين شكلينا هريم كردستان لكام يعني للليبرالية كان ين شكلية كان بزوري دستنا وشكلية كان يعني نزيكشي ناتوان نزيكشي ليبرالية لو ناتوان نزيكشي ديمقراطي ليبرالي بيت ستركتوري هيكليتي كومالغا ريغاين هادات يعني تنظيم عشائري عقليتي تقليدي مسائل إيماني بخرافات وأساطير وأنا ريغانادات ديمقراطية ليبرالي زي بكرت باش أو أركي تشيا لو كادرة قورة قصي كرت أركي تشيا أركي عالم تماشا ما بقى أركي حكومته أو مرزانك للديمقراطية الليبرالية زي بكرت دي تبسم أو تسدلت أكيد جوابي ليه وأقد ليش برسي هل دي جوابك كواتي استمدوا مشكلة مالها هل بشاردن مرتبطة بالديمقراطية يعني بيوستا لهر دولة تشي ديمقراطي انتخابات بيتن دلين بلام أو هل بجاردنا شي راستكينة ينا أو مشكلة يعني انتخابات شك من هي لو انتخاباتنا زور جوتان لدي بيتن تزوير هي وعيب هي لانتخابات مشاكل موافقة كردن لسر حزب كان وانا حمو مشاكل انتخابات هرم يستنا يكون كان حمو مشاكل هبو وشكوك هبو لسري استفسارات هبو تساؤلات هبو لسري وزائدا أقهل بجاردن وقمان لإكراه ديمقراطية كش وقمان لإكراه هذه مشكلة ما عندها دو مشكلة أساسية معناها أزمة ديمقراطية معناها وأزمة انتخابات معناها تناقضات ديمقراطية يعني لفكر السياسي الزور لسر
بحث كرايا بصر موضوعي مبادئ ديمقراطية وتناقضاتي وانتقاداتي يعني يكلوانا روبرت دالا يكلوانا هانتينغتنا يكلوانا سايمون ليبستا يكلوانا لينسا يعني وانا مقسم قد يصير ديمقراطية يعني ديمقراطية دوا بابلين دانتشي حاضر وخوشني تطبيق الديمقراطية مشكلة هي سندت وانا او ديمقراطية تطبيق بس شيء تطبيق شلون كيبيد الورد فاليو سيرفي مشروع شي رابرسي زور قوري كردوه ل 57 دولة ك يعني رجال دكاتره 8 مليون كي دليل لأن برسنت آية ديمقراطية رجاء راست له حكم رانينا ستنوهتيان دلين بلي ستنوهتيان دلين بلا مشكلة ما له تطبيقها يعني كوات نظريا فكريا أوكي يعني كسر مناقشة بكات بأن أما ديمقراطية ما ناويت بلا زاني تسون تطبيق ذكرت يعني آلياتي زي بذكرتني ديمقراطية مشكلة ما ناويت لا أصلي سطو نوتو سي دولة بانكايا إيمانيا نائبة ديمقراطية بنوسي بلام زي بذكرت إن مبادئ ديمقراطية سبر لاوازة بدي تخوارش يعني كواتي ما لازم زهاني بكين دو قسمك أو دولة كانت ديمقراطية بقوة كسي وشج دولة يتوزق زياتر أو أنا يعني لايوان مبادئ ديمقراطية نهات تخواره بلام زور لخطر لما تستدار أواني تر هو أساسا تطبيق ديمقراطي بس سقطي تطبيق يعني حرية إنسان حقوق إنسان إعلام اقتصاد أو أنا حمو بسقتي وبو يعني أرستقراطية معين للسياسة كان حكم رادي كان بناوي ديمقراطية كواتا لو سيوشج دولة كديمقراطية بقوة يعني أوان السبب تيا هو تيا ديمقراطية لايوان يعني بيجي لاواز معين بيجا أو دزولية دي تخوارو لعين استطلاعي وورلد فاليو سيرفي دل الزوربي أوانيك ليم بسيار من أراست كردوا دلين أما لديمقراط بيوستمان بقاعدة شي بقوة يعني strong statement كزور اهتمام ببرلمان نادا واهتمام مش نادا بانتخابات كاوت هاولاتي ليرا لو دولتانا يعني او استطلاع كرايا رابسي كرايا توشي يأسبون الديمقراطية وكذا frustration باشا كاوت اللي frustration سؤال هو لهرين frustration هي توشي او حالة ولا هاولاتي هرين باورناك مرة برسيك هبيتن لو موضوع بس من دلم توشي الموضوع وإشارة له انتخاباتي كونك هيك ستابيست يعني ستابيست بينز باجدار ولا انتخابات أو انترنهات الانتخابات مؤشرة زور قورية طبعا لهري مش ولا دولة ديمقراطية بقوتش زور مؤشرة زور خطرة كوان محاولة علاجي أو يمكن لو يعني لا أوروبا كان
سەتا 50 بعض سەتا 6 ناچنە انتخابات یا زیاتر ناچنە انتخابات قەزت هەرێمی نام لە ئەوروپیەکان قسەم کرد هەرێمی ڕاست دەکەی با سەبەب چییە لە ئەوروپیەکان معقولەن سەبەکەی نازانن لەبەروی لە فکری سیاسی اتجاهك دەرچووە کە بێدەڵێن ئەنتی ئێلێکشن انتخاباتمان ناوێ باشە انتخابات ناوێت چ دەوێتن ئەوان ڕاپرسیەکە دەڵێ ئەمە قاعدەکەمان دەوێت قاعدەی بەقووەتمان دەوێت و ترامپش تەمسیلە ئیتیزایی دەکاتن قاعدەی دەوێت بەقووەت خۆی یان بەقووەت پێشان دەداتن و اهتمامش ناده به انتخابات چونکە لە انتخاباتی کەون ڕەفزی انتخاباتی کرد و هجومی سەر کۆنگرس مشکلێکی ترە لەوە مشکلێکی ئەخلاقیە لە دیموکراتیەت یان نەک مشکلێکی سیاسی مشکلە ئەخلاقیە معقولە لە ئەساسی یان لە ئەو دەوڵەتێک کە لە هەموو دەوڵەتەکان زیاتر دیموکراتیەتە هجوم لەسەر کۆنگرس بکرێتە لەبەرچی دەمانەوە قاعدێکی بەقووەتمانە بیتن مشكلة كبيرة كواتا كراهية لو ديمقراطية هي يعني ديار هولات اللي ديمقراطية حسنا كات شكو أجر أو اتجاهها بيت ولا بدوي بروفيسوري فرنسي جاك رانسير كتابة زور مهمة داناو كتابة زور نها 150 بريس بناوي كراهية الديمقراطية ترجمش كراهية له عربي كراهية الديمقراطية بحث دكاتره يعني كراهية الديمقراطية ليك لا صحفي كان لنيويورك تايمز وان مثل بيج دوما خيندم قشمري بترامب دكاتره له دليل ليك لا حفلات يعني كامبينج الكشن كامبينج قشمري بكلمة ديمقراطية دكاتره ده ديمقراطية قلنا لي الديمقراطية يعني قالت هي ديت كواتا ما مشكلة ما لقى الديمقراطية هو وورد هو كلمة وقت سمك هو تندزان كلمة زور كون 2500 صار بيش ولا أثينا بكارينا يا باشا قاعدة شيء دولة جورتين دولة بكلمة ديمقراطية قشمري بكاتن نتيجة سلبية نتيجة فرم استبزانا الأمريكا تسهر لا فكر سياسي ولا زي ده كان مسلسل وضعي انتخابات وترامب والي كرد بياوتشي مخضرم وبنزا شصة خبرية للسياسات وق بايدن لا ترشيح خوي واز بينيت بايدن رأس مالك جوريلو أمريكا يعني كعقلية كعلاقة منية تفكريها بلام كخبرة كبياوي ستيتمان شيء زور قوريه يكج ضعيف يعني بزانه هارس صدقات ولو لمناظرة برديوها بلام أساسي فكرة كي لا وازع حز دخل أو باتوا توشي ترامب نبي إنه ترامب ما دام إزعاج لديمقراطيتها كوتا إزعاج لحمو تشتكي كان عاشتيا وخوش تندزان إن ترامب مشكلة هي لقى باري جارانتي دات له دولة كان تلك حمايتي أنت كبارة عزيزة صوت أو ديار هو مشكلة إذن وقت خوي طبعا ديار متأثرة لو وضعي يونانيا كان ترامب وقت خوي كلمة ديمقراطية كلمة شيء زوان نبو حتى أرسطوطالس وصف دكات كنظام شيء خرابة لا تصنيف له النظام السياسي كان ديمقراطية شيء خرابة حكم الغوغاء في دليل ودليل لازم أما النظام شيء ميكست بين ديمقراطية وأرستقراطية بيدا بكين حتى بتواني توازن اجتماعي بيدا بكين أو فكرة استلاي أواني هيك ديجي انتخابات دلين
اوكي اما انتخابات دكين بەڵام لە عین وەخت نوخبەمان دەوێت کەواتە نوابت هەیە لە پەرلەمان قسەی دەکەن بەس عین وەختش مەجلیسێکی ترمان دەوێتن کە علاقەی بە خوبەڕا هەبیتن بێن باشە دەپرسین چۆن خوبەڕاکان پەیدا دەکەن و لە چێ دەینێ دەڵێن بە قورعە هاوڵاتی ناوی دەنووسیتن و قورعەش دەکەن مەسە 100 کەسمان دەوێت بە قورعە 100 کەس بەو شێوەیە دەتوانین شتێکی نوێ پەیدا بکەین کە پێ دەڵێن میکس سیستەم یان نظامێکی مختەڵەتە لە بینی دیموقراتیەت لە بینی ڕستوقراتی یان ئۆلیگارشیە باشە ئەمە ئەم فکرەیە دەتوانێت لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەین دەکرێ وا بیتن تەماشای ئەندامەکان و ئەندام نە مڕەشەحەکان کاندیداتەکان کوونە دەتوانین ئەمە یعنی بین تۆزێکە وەک دەڵێن یعنی کەیفمان پێ شتێکی وا هەیە یان ئەوەش دەبێتن کەواتە دیموقراتیت وەک فکرە وەک مەبدە یعنی مشکلێ هەیە خۆی لەناو خۆی مشکلێکی هەیە ئەم مشکلەیە ناتوانیتن دیموقراتیت وا بکات کە هاوڵاتی لە خۆشی یعنی هاوڵاتی دیموقراتیت اختیار کرد هەڵبژاردنی اختیار کرد وستی ئەوانە یعنی تەطبیق بکرێت لە بەروێ دەیویست بە خۆشی بژیت ئێستا هاوڵاتی لە خۆشی ناژیت هاوڵاتی مشکلەی هەیە ئیشی نییە کاری نییە جامعی تەواو دەکاتن بێ ئەمەل دەبیتن یعنی معقولە لە هەرێمە هەموو 4-5 ملیۆنە خەریجی طبیە تعیین نەبیتن یان نەک تەبعین نەبیتی ئیشی نەبیتن یا مەجبورە ئیشێکی بکاتن علاقەی بە طبیە نەبیتن یان علاقەی بە هەندەسە نەبیتن یان پەیوەندی بە ئیدارە نەبیتن يعني معقولة يخي خريجي نفط بيتين هاتي تدعيم دائرة بحثي كردية سايق وطنبيلة سايقاتي دكاترة أو هريمة لأمريكاش احتمال وابيتنا بس لأوروبا بطالة نسبة برز يعني يستا هي قوات الديمقراطية ناتواني ويلفير ستيت زي بزيكات يعني دولة الرفاهيات ناتواني ديمقراطية کەواتە چێ دەتوانیتن دەوڵەتی ڕەفاهیەت بیندەکایەوە دیسان دەگەڕێنەوە سەر نوخبە و خوبەڕاکان و خەبیرەکان دیسان دێنە سەر نەزەریاتی نوخبەی هەیە کە لە علمی ئیجتیماع هەیە و لە علمی سیاست هەیە دەربارەی ئەوانە لازمە تەماشای بکەین و بزانین چۆن نتیجەی حکمی دیموقراتی ئەرستۆتالیس پێش 2500 سال گوتی فەوزایە ڕەوغا حکم دەکات دەبتە فەوزە لە کتێبێکی پێی دەڵێن دەستوری ئەثینا ئەو کتێبێ ئەو شتەی دەنووسیت ئەوەش تەرجمەکرایە لە عەرەبیانەوی دەی بخینیت کوردی نازانم تەرجمەکرایە کەواتە يعني ديمقراطية مبادئ ديمقراطية أجا تطبيق كرتلت بشويش الصور فراوان سبيدا دبيتن يعني وك برميلك زور عيوتي لك دو أو تاو دبيتن برميلك أو كان درجته ديمقراطية شوية كرجاء ديمقراطية دبيت فوز كوات لازم برميلك برميلك توزع كم كينوا تابت واندري نفسي بيتشيتن واستفادة لأوكش بكرتن أو صندوق وان كان دي سندلين لازم بيكنا نظامك استفادة بكرتن لخبيرة كانوا طبعا أوش أساسا دقريته لو أفلاطون للجمهورية كبحثي ويدا كاتب
تنيا حكماء وفيلسوفة كان مؤهل كحكم راني بك هات باش 2500 سال دقرينا لو رأي أفلاطون كولازمة يعني خبيرة كان يعني حكام كان فيلسوفة كان حكم راني بكن حتى يعني بروفيسور فرنسي جان كلود ميلنر بحثي ترندي criminal trend of European democracy بحثي يعني آراستي إجرامي أو ديمقراطية أوروبية دكات بلام وجهة نظر كتير دل أوروبيا كان داوي آشتي دكان فلسطين أو دلوانية أتداوي آشتي بكيل فلسطين يعني لازم زوكان حمونة ميدين تدمير زوكان بك كواتا وش إجرامية أوروبية دكان يعني بزان يعني كنقد ديمقراطية دكتور يك أراستني النقد دوسي أراسته هذا أوش أراسته يشتري النقد ديمقراطية أوروبية دكات ليك نقطة أيشوية دعوة أشتى كيلو فلسطين كان دلنا بالمقابل سكي زو كان دكوشي كواتا لتطبيق الديمقراطية دبي توافق بين الدولة كمؤسسات وكوملكا خلافك به تناقضك بين الدولة وكوملكا دولة استعارة استيشتر كبي دولتي توتاليتاري أوش لتطبيقات نازية وفاشية حتى إلى حد ما للشعوب ديار السبب كي أساسي تسير لنا دلتك حاولاتي لديمقراطية دي بتشخص شيء أناني individual لو فردانية دستورية هذا فردانية ديويت كفردانية يوس مصلحة قشتي لبير دكات إيديولوجيا الشيوعي دلنا لمصلحة جماعي مصلحة فرد individual ننو مصلحة جماعية كواتا مصلحة قشتيمان زي بتذكر عين وقتش مصلحة تاكل كسر زي بتذكر طبعا هو نازي كان جوا صيان كتير كواتا زور لازم باورنا كين بهاولاتي كدليل من ديمقراطي لازم بسيا باشا وزلا نفسيتي بتسعي نفسيتي آية يعني حزدك لا مصلحة يجستي جنرال انترست سوسايتي انترست يعني بو رأيي كطرح دكاتن ده ولا رجاي ديمقراطية مصالح خوي بباريسيت واحتمال الهرم وشتانا هبيت زور كزي دعي ديمقراطية كاتب بس وشي نازن ديمقراطية سيا بلام رجايك اللي هو زي كردين مصالح خوي يعني كواتب ديمقراطية وك نظامك كانتخابات تيدايا انتخابات دبي استثمارك السياسي بيتن انك استثمارك مالي بيتن يعني اقتصادي بيتن هل بجارد اللي من بسم معاشك زبلح ورقن أقوله استثمارك political investment انك economic and financial investment بيتن لا إما حتى العراق شوي وتندزان حتى دوني شو ديسان دستيان بكل راتب زياد كلي أعضاء البرلمان بيش دوسي حفته كواتا أو انتخابات أو برلمان تمثيل ديمقراطية الدكاترة جوابك نعم هيكات معناه ويا ديمقراطية بوشوية ملائمة ببتا بنزاو ببتا حكم راني الشكل لحكم راني ينا لا هو ديمقراطيتي مشوهة هو ديمقراطيتك كعيب تدا انتخاباتك كش عيب تدا
کەواتە پێویستمان بە دێنە انتخابات ڕاستەقینە و دیموقراتەتی ڕاستەقینە. ديمقراطية لا يعني حكمراني يعني باب الحكمراني ديمقراطي آسانية زحمة ترين حكمراني لبدو يديو توازن بالانس لبين الشرعية وكفاءة بدوسيتا شرعية حكم وكفاءة حكمراني. چۆن دەتوانین ئەم يعني دلیلمان چییە لەسەر ئەو مەوزوعەت کە ئەزمەی کە يعني توازن ديمقراطي وتوازن بين الشرعية والكفاءات بينها بكات. أصلا الديمقراطية فان ريبروك لكتابك يا أخوي أنتي إلكشن دليتن هذا أصلا الديمقراطية أزمة شرعيتها. شو الديمقراطية تمثيلي هولاتي أنا كاتب بتوابي. اللي ده بس سبب شيء يعني سن دليل ما نسي الأسرة. سي نقطة ما عندها دليل أواني كد دنگ ددن أو ناخبة كان كدس له دنگ دن صال بصاد ديت أخواره يعني دليل لا شيستا كان 16 كزدتسون انتخابات لا نوتا كان هو 17 مثلا أو 15 لا الصدي بستيك لبدايتي بو حفتا إلى 15 يعني كم بو وأو نسبة كم ترين نسبة لكوتاي حرب عالمي دو ماما استا لو وقت حاضر 16 خواتها 16 لأوروبيا للدولة الديمقراطية كان كبقوة 16 يعني ناينا انتخابات لا أمريكا ل 16 كمترا أواني كمشاركة ناكن لا حرب جاردن مثلا دليتن لبلشيكا 16 يعني بعض الزار دقات لبلشيكا 16 تاو بينس دين انتخابات ولا 16 دقيقة ناين حرب جاردن المشكلة ل 16 لازم بالزين زانين أوسط بازدلو وإلا معناه ويا حكم راني لبلشي كان ناتوان تمثيل حمو ملتكات لهولندا سطاي بسشش ناينة هالبجاد لحفتا وحفت سطا دوازدبو طبعا السؤال ده كان وضعه تأثيري لسر ليجيتيماسي هي لسر شرعية شرعية أو رازيبوني هاولاتي لا حكم راني باشا سطا بستميز رازينينا أو شرعية الأوازة شرعية ضعيفة وهيك لأزمات النظام السياسي دائما لجامعة برينستون سلسلة لكتابي عندر كد يسر أزمات النظام السياسي في 6 أزمان نشان كده لو أزماتنا أزمة شرعية هذا لازم أو معالجة بكرته هذا ليدس ده برسيباش أو انتخابات أنا هندك اشتراك كده ده بجدار وهندك بجدار نبوة آية أو برلمانة تمثيل ملة دكاتن يعني لا تمثيل ملة ناك تمثيل حزب سياسي دلين سون دلين مثلا برلمانك 6 مقعدة السطا بستفيز دهاتينا انتخابات باشا والسطا حقي السطا بستفيز كتشي برديتي أو أنت برديتي خاوتا لازم لبرلمان السطا بستفيز كرسي لازم بوش بمينيت سكاو إيوانية كنهاتينا انتخابات ولازم بوش بمينيت لا العراق
حفتا و سيكس نائبا انتخاب كراونا انسحاب دكانو احتياطك عندي وجه توبالي فوتبول احتياطك عندي نتسون ليز سيستم انتخابي وشتني ناين انتخاب حفتا وسي لازم انتخابات تشتر بكرت تكميلي بكرت او بيدلين تقلباتي انتخابي قران كار انتخاب ورقم يعني سبب بدون سبيه كم شرعيه دو دينا سر سبب بدون كبيدلين قران كاري يعني تقلباتي انتخابي يعني معناه ناخبه كان شنازاني ارستا ينصور بعض الزار دقات ستاسي ستا بيستا بعض الزار ستا دايا بس احيانا دقات ستاسيش لهرم ده برسن سند الأوانيكا تا استا رأيان يعني نازان رأيانسي نقبتي الدائرة بدأت ورا بطاقة انتخابي دي بدا دائما نازان سلسلة ذكر كرديت يعني استا بشغله فأوانا ستاسية وتنزال ستاسي نسبة زور قورية تأثير لسر اوتبوت بس النتيجه هالبشار نكات اما النتيجه وهي وعي انتخابي بقوتني لاوازه وازمات السياسي لا سيستم السياسي لدولته بل احيانا اوسط اسيا مفاجات الدودقات ايش اوان ناس الانتخابات برامبري وان تشد منين اكستريم كان ده من متطرف كان ده بس المشكله ما لفرنسا يمينيه كانوا سيطرة عن رئيس وزراء يمينيه ماكرون مزبور بو رئيس وزراء يميني دابنيت لا المانيا ودست بيخدو ولايه يمينيه كان بدي هذا ترند شيء نوعها ديجي ديمقراطيه ايطاليا وزل ماكرون رئيس وزراء انه كل غير يقدر يدجي الناس ملعبة تقلبات سيمين دليل دليتن اواني كدنك ددن نسبة كم لواني كدنك ددن اندام الحزب السياسي يعني مثلا الاتحاد الاوروبي تنيا ستا صار اندام الحزب السياسي كان كذا تسدو دان ناخبه كان لبلشيكا مثلا ستا بينز ده هولندا ده ستا دول لنمسا نرويج توزق يعني لا دا زياده ستا و سي اشارات اللي بو أزمة شرعية لموضوع ديمقراطية والانتخابات قلت من توازن بين الشرعية وكفاءة بينها لا كفاءتش مشكلة ما عندي بيت حكومتي كفاءتي هي زور معقدة زور زحمة يعني إشكات وتشكيل حكومتش زحمة او انتخاب او هالبجادنا كان نسبي ناخبه كان قد السنه دبو دنقدان نزم بيتن كفاءة حكومة نزم دبيت كم دبيت وهذا سي اشارات معناها يكم يعني نتائج الانتخابات حسبني اللي هو حزبك كواتب بيسوا بتسهيا بائتلافه اليانس اوش لبين تسندين احزاب كان هي كايديولوجيا مزاوازن فوقتها زور ما بيت يعني زارك لبلشيكا 2020 ده يعني صار كل يوم يلا توانيان حكومتش لا رم نظام تسمى ما بيوزو لا عراق عندي مشكله معنا بل لإسبانيا وإيطاليا يونان تقريبا سن مانجي في يسحب
لە هۆڵندا جارێک هەشت ڕۆژمان پێویست بوو حتا حکوومەتیش ناکرێت. ئیشارەتی دووەم لەو مەسەلەی کەفاءەت حزب ئەو حزبێک کە حکم دەکات یعنی ئەغلبی هەیە بابزان لەو انتخاباتی داهاتوو وەزعی چۆن دەبیت. متابعتان کردبی لە ئەوروپا یعنی حزبی حاکم یان ئیئتلافی حاکم یەک دەورە یان دوو دەورە دەبینێن دوای دەگۆڕدرێن یعنی کەواتە سەتا یەک یان سەتا دوو لە دەنگەکانیان دەدۆڕێن لە هەر انتخابات. بعضا ئەحیان دەگاتە سەتا سێ بازا دەکاتە سەتا شەش کەواتە ئەو دەنگانە کە ڕۆیشت لە حزبەکە ئەغلبیەی ناتوانێت هەبیتن و خەسارەتی منچە انتخابات دەکات لە لەو سەدەی 21 نسبەکە گەیشتە سەتا دە حزبك خسارتي كرد وبريطانيا شاهدة لسر الموضوع لو انتخابات أخيرة وسيمينش إشارة السيم حكومة إجراءات تبي زور بلاوازيا بسستي درو يعني قراراتي بسستي درت قرارات سريعة خوتان زانا لا توتاليتار للشمولي قرارات سريعة درست وحتى قرارات بيش أو بنسرتن تكون خزان لقانون مبدأ قدرت زعيمك سيكد وعدي يعني خلص هو دبت قرار دواي قرار كيد نسيت هو لا ديمقراطية هيبتي حكومة لا واجبات سونك قرارات كان بلا وازي وبس استدارت اشتخيد للسياسة art of possible فن الممكن ولو إيمان بوين يمن فن الممكن بس استا سياسة بوا art of ميكروسكوبيك يعني فن التفاصيل الدقيقة يعني نقبه ممكن لازم بيه خوار هشتا بيه تفاصيل يعني حكومة مجهودي مزرايك ده بيدا كولاني فلا أو كيجي شي حكومتي إشي مجلس محلية ونازم رئيس زور لازم أقدر بيت لما مولي دخل فلان جيبه تقية لازم رئيس كفاءة نمو بشكل كفاءة أبو الأخوار وحتى السريع يعني إلاستيك شكل مرونة بمرونة دبر بس مش كواتا لردا حكومات ناتواني لقر مشكلات هيكلي يعني structure يعني problem of structures ناتوان تعامل كبكات و إشكات دبيتا يعني علم السياسة بيدنا تفاهات تريفيال تفاهات بيدنا يعني إشكات بيزا وقت بيتا يعني أو إيش حكومتني إيش وزيرني ولا بسيتن دا فلان أو دولي خانة كان زاديان قلتيها وزير دسيتن غير يعني قصيدة خاطرون أو زيد شيء أو أدو مؤسسات أنا حمال وستانا كوات إشكال تريفيال تف كوات بيسمن بتسهيا بترامب مان هي شعبية فيتن يعني صورنا ستاريخ ماشي يعني ظاهري بوبوليزم هي استا واد زارم أوروبيا كان جالس بيوستيان بوبوليزم سدنا مثلا شولز شعبيتينيا يعني مثلا محبوب نيا يعني ماكرون لازم تسون فلان أو هاي كواتا يعني هولاتيش مشوج بوا لو مشوج بتسوكا حكومتك كفو بقدرة نما لو حتى بطوان لو زهانة
کە بتوانێتن ئەو ئاشتیە ئەو وەزع خۆشێکە لە شێستەکان و پەنجایەکان هەبوو حتا هەفتایەکان ئێستا عینی دووبارە بکەنەوە ناتوانن. کەواتە حکامەکان بە تەنیایی دەژیت، حکامەکان عێلاقەیان بە هاوڵاتی نەمایە، نوخبەکن بە تەنیایی دەژین، ئاگایان لە هاوڵاتی و احتیاجاتی نییە. کەواتە دەتوانین بڵێن دیموقراتیەت لە ئەزمەتە، لە ئەزمەتی قوڵە. لە ئەزمەتی قوڵە و پێویستی بە حەل هەیە. شعبیەکان یان پۆپولیزم ناتوانن ئەوەی حەڵکە. لازم بگەڕێنەوە لۆ بەهای ئەساسیەکانی دیموقراتیەت کە عیلاقەی بە مساوات هەیە، بە یەکسانی، بە حڕیەت هەیە، بە عەدالەت هەیە و بە بەشداری هاوڵاتیان هەیە. بەو شێوەیە کە هابەرماز و ڕاوس قسەیان کردیە کە دەبێ مەجالی عام، فەزای عام دەورەکی باڵای هەبیتن لە حکمڕانی. سپاستان دەکەم، زۆر درێژم بێت. دموکراسی ترۆکی دەسەڵاتەوە نابن تا دەگاتە یەکەی کۆمەڵایەتی کە دەکات خێزان. دموکراسی پەیڕەوکردنی پێویستی بە قۆمەڵ پێداویستی هەیە، لەڕۆی کۆمەڵایەتیەوە، لەڕۆی ئابوووریەوە، لەڕۆی فەرهەنگیەوە، ئەوانە هیچیان وجودی نییە لێرە. ئەگەر لە هەڵبژاردنەکانیش تەمەشا بکەیت، باز نیشانکردنی کاندیدەکان لەسەر بنەمای خانەوادە و لەسەر بنەمای عەشیرەتە، کەواتە ئێمە پێچەوانەی لەناوەڕۆکدا ڕەفتاری دیموکراسی دەکەین. خاڵشتا هەموو حەزم کرد ئەوەی پێ بکەم، ئیشارەت پێ بکەم، لە کوردستان بە جێرەی سەرچاوەکان 3,720,000 کەس مافی دەنگدانی هەیە. ئەگەر نیوەی ئەو خەڵکە بچیتن 2,800,000 کەواتە 430,000 ئەندامی هێزە ناوەخۆیەکان هەیە. ئەو هێزە ناوەخۆیانە بە حکم دابەش بوونە سەر ئەو دوو لایەنە پارتی وێچەتی، کەواتە ئەوانە سابیتن دەکە 30% کورسیەکان لە 30% کورسیەکان ڕۆی ئێستا هەڵبژاردن لە پێناوی 70% دەکرێت. ئەو خەڵکەی کە گوتم 430,000ەکە ئەگەر 440 بیا 50 ڕێژێک لەو بابەتەیە، بەڵام ئەوە بە حکم دابەش بوون. پێشەوە بستنە هەڵبژاردن ئەوانە ئیمتیمای خۆیان هەیە، کاتێک ڕەوایە ئەو حەق مافی خۆیتە، بەڵام ئایا ئەوە چەند شەرتێ دەداتن؟ لێ بەڕای من لە کوردستان کەسێک چاوەڕوانی ئەوە نەکا سیستەمیان بەرنامەی حکومڕانی بگۆڕێت، بەڵکو ئەوەی دەگۆڕێت جێگۆڕچیە لە پێناوی لەسەر چەند ترۆکی دەسەڵاتێکی یەکەم و دووەم و سێیەم، ئەگەنا ئەوەی دیکە هیچ لە حیزبەکان بانگەشە دەکەن بەرنامەیان نییە لە بۆ گۆڕینی سیستەم. هەر هەمووی ئەوەیە دەسەڵات دەمەستە تو نەوی دەسەڵات دەمەستەن سەرۆکی وەزیران لە لای تو نەبی لە لای من بیتن. هەر ئەلەو بابەتەیە لێ پێم وایە نە سیستەمەکە دەگۆڕێ، نە دەسەڵاتەکەش دەگۆڕێ، هەڵۆکە خۆی دەبینێ هیچی لە مەوزوعەکە ناگۆڕێ. لەبەرەوەی ئەو دیموکراتیەکە ئێمە باسی دەکەین هەر وەکو شتەکانی دیکە وەرمان گرتووە و بەڵام لە ناوەڕۆکدا بە پێچەوانەی ڕەفتارەکان. دەست خۆش، زۆر سپاس. تجربه خود که لولاتی در نتیجه یکم هەڵبژاردن دەبێت من دابش بکەین لەسەر چەند وازەیە. زۆربەی هاوڵاتیان لێرە کە هەم هاوڵاتیش ڕەنگە ئێمە کات باسی هەڵبژاردن بکەین، باسی ناشنال ئەلێکشن بکەین، هەڵبژاردنی پاڵمانی بە پێچەوانەی لە وڵاتانی ئەوروپایی کەمترین وڵات کە هەیە تقریبا ساڵێک یان هەر 4 ساڵێک جارێ بە کەمی 3 هەڵبژاردن دەکردن لە هەندێکی 4 و 5 بەڵام شاردنەوە. مەسەلەن وڵاتی دانمارک دابشکرا لەسەر شارەوانی هەرێمەکان و پاڵمانی نەتەوەیی هەر 4 ساڵێک ئەم هەسێ بازنەیە بە شارەوانەکان هەڵبژاردن دەکەن، ئاسی هەرێمەکان هەڵبژاردن دەکەن و دوایش پاڵمان. هەڵبژاردنێکی دیکە ماوە بۆ پاڕلمانی ئەوروپا دوای هەر 5 ساڵ، کەواتە لەناوبەی 4-5 ساڵ هاوڵاتیانە دانمارکی دەبێت 4 جار بڕۆنە بۆ سەر سندوقی دەنگدان. لە وڵاتێکی ئەڵمانیا ڕەنگە مەسەلە بۆ 5 کات بکاتن، چونکە شارەوانی هەیە، هەرێم هەیە،
هەرێمی فەدرال هەیە بۆندسلیگا هەیە کە پارلمانە دوایە یەکێتی ئەوروپایە ئەمە لا آخر من باسی ئەوە کار نەکەم 16 هەرێم آخر لە هەرێمەکان هەڵبژار نەکرێت ڕێژەی بەشداری هاوڵاتیان لێرە زۆر جیاوازە تەوەری گفتگو و مناقشەی سیاسی و خزمەتکردن بە هاوڵاتیانیش لە هەر یەک لەم بابەتانە زۆر جیاوازن من دێمە سەر ئەو بابەتە باش داوای ڕوونکردنەوە لە دکتۆر دەکەم مەسەلەن لە دانیمارک ئەگەر چاو لێ بکەیت ڕێژەی بەشداری هاوڵاتیان لە پارلمان لە ناوبەینی ئەو 30 ساڵی دوایی لە ناوەدووەکان حتا کۆتا کە 24 لەسەر 80 80% هاوڵاتیان بۆ پارلمانی دانمارک دەنگیان داوە بۆ یەکێتی ئەوروپا تقریبا 50% حتا جارێکیش حتا 47% هاوڵاتیانی دانمارکی دەنگیان بە پارلمانی ئەوروپا بەشدار بوونە لە هەڵبژاردننی پارلمانی ئەوروپا هۆکارەکە چییە؟ هۆکارەکە ئەوەیە کە هاوڵاتیانی دانمارکی نسبەت بە پارلمانی یەکێتی ئەوروپا هەندێک وەکو بڵێن تحفظاتیان هەیە یەکێک لە گەورەترین هەڵبژاردنەکان کە زۆربەی هاوڵاتیان دانمارکی بەشدار بوون دکتۆر زریانیش لێرە پێکەوە لە دانمارک بوونە ئەو بابەتە بووە کە ئێمە باسی ڕێککەوتنی ماستریختمان دەکرد یاسا و دەستوری دانمارکی ڕێگە ناداتن کە پارلمانی دانمارک حکوومەتی دانمارک سەروبەری دانمارک بێ ڕەفراندۆم تەسلیمی لایەنێکی دیکە موسسەیەکی نێودەوڵەتی بکاتەوە ئەمە بۆ هاوڵاتیان دانمارکی زۆر گەورە بوو بۆیە ڕێژەیەکی زۆر گەورە تقریبا 80 حتا 90 لە هاوڵاتیان چونکە بە سەروبەری خۆیان وڵاتی بەشداریان کرد و ڕەفزی عقدی ماستریختیان کرد ڕێککەوتنێک لە ناوبەین دانمارک یەکێتی ئەوروپا دروست کرا 4 ساڵ ڕێککەوتن کرا خاڵێکی دیکە لاوازی دیموکراسی ئێستا کە لەسەر باسی لاوازی دیموکراسی دەکەین بەدیتنی من دیموکراسی لاواز نەبووە بەڵام هاوڵاتی بە شێوەیەکی دیکە هەڵوەز دەکرێتن ئێمە لە یەکێتی ئەوروپا دکتۆرش کە لە نەمسا بووە ئەزانێتن باسی لاوازی هەڵبژاردن دەکەین ئێمە باسی بیگ پرۆفایل دەکەین ئەو کەسانەی کە خاوەن پێگەیەکی گەورە لەناو سیاسەتە قۆناغێک لە ئەوروپا ڕوویدا دوای ڕۆخانی دیواری بەرلین ئێمەنەوەیەکی سیاسیمان هەبوو هەم لە سەردەمی شەڕی ساڵدا بەشدار بوون لە سیاسەتکردن دوایەوەش هەر ئەم نەوەیە بوو کە وڵاتانی یەکێتی ئەوروپا و ئەوروپای شەرقی پێپەڕان بۆ قۆناغێکی نوێ هەر ئەمانە بوون کە خاوەنی کۆمەڵێک پرەنسیپی گەورە بوون حتا کۆتایی دووبزارەکانیش ئەم بەشە سیاسەتمەدارانە وجودیان هەبوو و پێکەوە یەکێتی ئەوروپای ئێستا دروست کرد یەکێک لە گەورەترین مەترسیەکانی کە لەسەر ئەوروپا دروست بووە وەڵام دەرنەبوو لە سیاسەتمەدارەکان ئەوروپا بۆ هاوڵاتیان بۆتە بەوەی ئەوەی کە پاپولیزم لە ئەوروپا بەرەوتوندی بڕۆتن بەرەو زیادبوون بڕۆتن نەکەوەی خزمەتگوزاری کەم بێتن چون لە ساڵەکان شێستەکاندا و لە ئێستاشدا ئاستی ژیانی هاوڵاتیان زۆر فەرقە زۆر خۆشگوزارەتر لە ئێستا دەژین تەنیا ئابووری نییە بوهاکانە مەترسی بە ئیسلامی بوونی کۆمەلگای ئەوروپایە کە سیاسەتمەدارانی کۆن چونکە هەندێک تەحەفوزیاتیان هەبوو نەیانتوانی و نەشیان دەبێت وەڵامەکەی خاصی هاوڵاتی بن بۆیە ئەم تەوژمی سیاسی یا وەکو بڵێن ئەوی سیاسی دروست بووە کە پۆپولیستە کاتوتە پۆپولیستی تۆندرە و ئێستا دژی ئیسلام خەبات دەکەن دەیانوێتن یاساکان یا بوهاکان بە شێوەیەکی دیکە تەرجمە بکەن بۆ ئەوەی خۆیان بپارێزن دیموکراسی ئەوروپا دەگەڵ دیموکراسی ئەمریکا زۆر جیاوازە من لەم بابەتەدا مەسەلەن لە دکتۆر دەپرسن ڕای مەسەلەن نسبەت بەو بابەتە چییە ئێمە بین ئایا دەتوانین هەڵسەنگاندنێک یا بەراورد لە ناوبەینی هەڵبژاردننی هەرێمی کوردستان و وڵاتە ئەوروپایەکاندا بکەین بڵێن وەڵای بەشداری لە انتخاباتە زۆر کەم بووە کەمبوونی هەڵبژاردن هاوڵاتی ناوە بەشداری لە هەڵبژاردن ناکردواتە وەکو بڵێن لاوازی دیموکراسیە بەخۆت ئەمە بە شێوەیەک بەهێزی دیموکراسیە من لە ئەوروپا دەمێن بەهێزی دیموکراسیە کەمبوونی بەشداری لە هەڵبژاردن ڕێژە ئەوە ناگەێنێت کە هاوڵاتی ئەوروپا یا سیستەمی دیموکراسی لە ئەوروپا لاواز بووە نەخێر موسساتەکان کارەکانی خۆیان دەکەن بەڵام هەندێک بابەتە ئەگەر هاوڵاتی هەست بە مەترسی کاتەن دێتە سەر سندوقێکدا بۆەوەی دەنگی دابڕێتن لە هەندێک حاڵەتە ئەگەر ناوەکەن ئەوە نییە کە مەسەلەن دیموکراسیەکە لاواز بووە
بەراوردەکەی لەگەڵ هەرێمی کوردستانی بە چۆن دەتوانین بکەین چی سوودی دەتوانین لێوە ببەین زۆر سپاس سپاس دکتۆر سەردار دکتۆر ژەفەرکەر دەست دکتۆریان ڕاستی زانیاری ودود ناسکرد دەڵی فکری سیاسی وانەوە لە ڕستەوە هێنان تا ئەو سەردەما زانیاریەکان زۆر بەسوود بوون. پرسیاری من بە دەقیقی لەسەر عێراق و هەرێمی کوردستانە ئێستامە بەرەو هەڵبژاردن دەچین تا چەند ئەو دیزاینەی کە لە ڕووی هەڵبژاردنەوە لە عێراق کراوە دەگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان. دەبینین کەم ئەندام پەرلەمانی عێراقی لە قەبێکی عەشایری یا شارچێتی یا بنەماڵەیی پێوە نەبێ ئەوانە ئەوە تا چەند دەگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان. پرسیارێکی تریشم ئەوەیە بۆچی ئەوانەی بە جۆرێک لە جۆرەکان لە بەغدا لەوەی کە پێی دەگوترێ حەشدی شەعبی و ئەوانەی کە نزیکن لە ئێران حیزب عەلمانی و ئیسلامیەکانی کوردستانیش تا ڕادێک دەنگیان بەرزترە لەو انتخابات. پرسیاری منەوە. پرسیارەکەم ئەوە بوو کە بۆچی حیزب بەڵێ ئەوانەی بەڵێ ئەو دوو تیارە هەیە لە کوردستان کە هەم ئیسلامین هەم عەلمانی علاقەیەک و پەیوەندیەکی پتەوتریان هەیە لەگەڵ بەغدا ئەوانەی کە نوێنەراتی حەجی شەعبی دەکەن و نزیکن لە ئێران. بۆچی ئەو حیزبانی کوردستان لەو انتخاباتە دەنگیان بەرزترە بۆ چوونە ناو انتخابات؟ بەڵێ ئەوەی مانگێک دواتر دەیسەینەوە نازان بەڵام ئیعلامیان تۆزە بەرزتر قسە دەکەن بەڕاستی. یعنی مەبەستمەوەی ئایا ئەو انتخاباتە دیزاین کراوە یان نەکراوە. زۆر سپاس بۆ ئینستیتیوت کاکسەرۆ سپاسی حزوری کرد بەڵام منەڵێم ئێمە سپاسی وەڵاکەین من بەش بە حاڵی خۆم بۆ ڕەخسانی ئەو دەرفەتە و زۆر سپاس بۆ کاک دکتۆر بەڕاستی وتە سێ چارە قسەی کرد من هەستم نەکرد ینی سێ چارە تێپەڕی. بەڕاستی هەڵبژاردن کە باسی لێ ئەەکەین وەکو میکانیزمێکی دیموکراتی هەندێک جار ئەو میکانیزمە ینی یەکێکە لە ئالیاتی دیموکراتی وەکو ئەڵێن ئەبێتە سەبەبی دیکتاتۆریەتی کەمینەیەکی زۆر کەم. جەنابی کاک دکتۆر ئاماژەی کرد هەفتا و ئەوەنە جەماعەتی سەدر ئینسیحابیان کرد یعنی ئەوانە لە سەتا چەنی دەنگەکانیان هێناوە لە پەرلەمان مەجموعی نیسبەتی ئەوانەی دەنگیاننا لە سەتا سی کەمتر بوو ئاڵێن بینی لە سەتا بیست و ئەوەنەش ئینسیحابی کرد ئەو جەماعەتە هاتن کە ئێستا یعنی ئەو اتجاهە نەما لە باش تەمسیلی چەند ئەکەن ئەنجا خەتەرناکترین قەرارات و مەسیریترین قەرارات و قەوانین دەرەکەن یعنی بەڕاستی کە اینجا ئەمە تەسەورکەن بەو یعنی ئەفوم بکەن ئەی بۆ ئارەوە کە جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد ئەو لە کانەی کە لەسەر نەک هەر وەختی پرۆسەی هەڵبژاردنەکە کە ئەچی هەڵبژێری پێش ئەوەش هەفتەکەی کە تەماشا کرد دنیا چی لێیەت وەلەو لە ئیستەوە مایشە دەستی پێکردۆ و ئەو ناعەدالەتیەی کە هەیە چ لە حەملەی هەڵبژاردن چ پێش حەملە یعنی لە هەموو حیزبەکان وەکو عینی توانایان نییە چی بەکارێت ئەوەی دەوڵەت یعنی ئیمکانیاتی دەوڵەت یا هی دەسەڵات بەکارێت لە حەملەی هەڵبژاردنە باشە ئەمە ئەسڵە خۆی یعنی هەڵبژاردنەکە زۆر ئەڕوشێنێ نەک ئێڕوشێنێ خڕوایان یعنی هەموو حیزبەکان ئەتوانن عینی کەرەسە بەکاربێنن لە بانگەشە و لە پێش بانگەشە و لە دوای بانگەشە و لە ئەسنای کە ئەچی قەڵەمەکە ئەگری بەدەستەوە. پێم وایە ڕێگە لەوا لەگەڵ مامۆستا کە لە ئەوروپا زۆر فەرقی هەیە کە نسبەتی دەنگان یعنی کەم ئەچن سیستمێک هەیە داڕێژراوە ئەو سیستمە هەیە ئەڕوا ئیتر یعنی هەوڵاتی لە دڵڕاوکێ نییە لە شوێنی تر لە یەئسەوەیە خەڵک ئیتر تووشی نائومێدی بووە تا بێ نسبەتەکەی مامۆستا ئاماژەی پێکرد لە
هشتا حوتەوە بۆ بەسی و ئەوەنە یعنی ئەوە فەرقی زۆرە لام وایە ئێمە لەگەڵ ئەوروپا يعني من هەندێک جار ئەڵێم ئێمە يعني غەدر لە دیموکراتیە دەکەین ئەڵێن خەتای دیموکراتیەتە بەعزێش بەس ئەسڵەن ئێمە معنای دیموکراتیەت نازانی بۆیە ئاوا غەدر لە دیموکراتیە دەکەین دیموکراتیەت لە هەموو کۆمەڵگایەک بە هەمان مۆدێل بە تەسەور جێبەجێ ناکرێت یعنی جەنابی کاک دکتۆر ئاماژەی کرد کۆمەڵگایەکین واین چۆنە ئەو دیموکراتێتەی یعنی هەر مجرد چوین پەرلەمانمان هەڵبژارد ئیترەوە دیموکراتێتە جەنابی کاک دکتۆر فەرمووی حکمی دیموکراسی زۆر سەختە ڕاستە پێم وایە بەر لە هەموو شتێک لە خۆبوردەیی ئەوێ لە خۆبوردەیی دەسەڵاتدار کە بەر پێش ئەوەی بیر لە خۆی بکاتەوە بیر لەو ئەرکە بکاتەوە کە لە سەرشانێتی و خزمەتی کێ ئەکا بۆ کێ ئەکا کاک دکتۆر جەنابە دەڵێ لەسەرەوە ئەچێ خەریکی هینێکی مەجاریە بێ تۆ بڵێ لەبەر بێ کەفاەتی ئەو کابرایی بە لە دەی گەڕەکەکە بێ من ڕەنگە لەوە يعني هەموو شتێکە بە ناوی حاکمی علاوە بێ ئەگینا معقولە مهندسێکی بەلەدیە نەتوانێ نەزانێ بەڵام دەسەڵاتی نییە ئەبێ بە ناوی زۆر هینەوە بێ و ئاخر هینم بە خێرایی ببورن زۆرم وتلامایە منیش پێم وایە تەطەلوعات و بەهای خەڵک لە دوای نەوەت یعنی عەقدی دوای 2000ەکان گۆڕا لەسەر ئاستی دنیا ترامپیە بوو بە مۆدێلێک یعنی هەچەند ترامپ نەبوو ئەو وەختە بەڵام وردە لەبەرەوە تەتەوریک تاگەیشتە ئەوەی ترامپ کە خەڵکێک بە قووەت نەبێت ترامپ حسابی بۆ ناکە ترامپ نایەوێت ئەمە خزمەتی خەڵک کاگەر پارەیە نەچێتە گیرفانی وهكذا زۆر سپاس ژووی دیموکراسیەت و ئالیەتەکان و پێکهاتەکانی و ئاڵۆزیەکانی قسەی کرد ئاماژەشی بەوە کرد کە دیموکراسیەت جلوبەرگێک نییە لەبەری کەین و ببین بە دیموکرات بەڵکو ڕەفتارە و ڕەفتارەکانش پێویستی بە ترادیشنێک هەیە یاخود نەریتێک هەیە کە فێری بی لەگەڵ یا هەڵسوکەوت بکەیت ئەوەی کە جەنابی ئاماژەی پێکرد یاخود لێرە لە پرسیارەکان شاوروژێنراون دیاردەیە کە پێی دەوترێ بە ئەڵمانی پۆلیتیک فێردرۆسنهایت یعنی بێئومێدی لە سیاست ئەو بێئومێدیە لە سیاست طبعا ئێستا ئەوروپای تەنیوە بەڵێ بەڵام لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناتوانین بەو شێوەی بەراوردی بکەین لەگەڵ ئەوروپای لەبەرەوەی لەوێ کولتوری سیاسی وجودی هەیە ئەحزابی سیاسی کاتێک دەچێتە ناو هەڵبژاردنەوە هەمووی پێڕە و پرۆگرامی خۆی هەیە و بۆ نمونە لەسەر ئەم بوتڵە ئاوە ئەگەر بیانەوێ گفتوگۆ بکەن من لە نزیکەوە متابعی ئەحزابی سیاسیم کردووە لەوێ چۆن کارەکەن نزیکەی 800 لاپەڕەت بۆ دەنووسێ و دەیکا بە ئەجندەی کاری ئەو بەرنامەی کە لەسەری بۆ هەڵبژاردن خۆی کاندیدەکات یا دەچێتە پێشەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە کە ئەو بوتڵە ئاوە بۆ کۆمەڵگەکەی دروستیەکات طبعا لە وڵاتانی لای ئێمە بەو شێوەیە نییە جارێ بەڵام هیوادارین لە ئایندەیە بەو شێوەیە ببێت ئەلبەتە هەڵبژاردن بڵبڵەی پشتی دیموکراسیەتەوە دەبێت وجودی هەبێت هەرچەندە مەسەرەن هەندێک لە زانا گەورەکان بۆ نمونە جان جاک ڕۆسۆ کە جەنابتان ئاماژەتان پێی کرد لەو باوەڕەیە کە کەس ناتوانێت نوێنەرایەتی ئەو بک بێجگە لە خۆی نەبێت ینی کەواتە ناچم بۆ دەنگدان ئەلبەتە وە نمونەیەکی باش نییە بۆ ئێمە کە وەری بگرین بەڵام سەبارەت بەو بێهیواییە لە سیاست وەکو دیاردەیە کە ئێستا ڕووی لێرەش کردووە و دکتۆر بەرزانش ئاماژەی بۆەوە کرد طبعا من زۆوەندە تەرەفداری ئامار نیم بەو شێوەیە کە بڵێن ئەوە مادام ئامارێک وا هەیە دەبێت مەسەرەن لەسەر ڕاپرسیەکە ئێمە دەبێت ترسمان هەبێت چکە زۆربەی زاناکان ئامار وەکو دکتۆر شێرزاد لەوانەیە باشتر بیزانێت وەکو بیکینی وایە وەکو مەسەن جلوبەرگی مەلە وایە هەموو شتێکت پێ نیشانەدا بەڵام شتە گرنگەکان ئەشارێتەوە وەکو ئاماژەیەک طبعا هۆکاری ئەم ڕەفتارانەی کە بەو شێوەیە کە دیار دەکە دروستە بێت نەبوونی
ینی بۆچوونەکانە بەوەی کە سیاسەتوانان خۆیان ناعەقلانی ڕەفتارەکەن بە هەڵە ڕەفتارەکەن بە شێوەیەکی ئەنارکی ڕەفتارەکەن تەناقوس هەیە لە قسەکردنیان و لە مامەڵەکردنیان ئەمە یەکێکە لە هۆکارەکانی هەستکردنی هاوڵاتی بە بەردەوامی بەوەی کە درۆی لەگەڵ دەکەن ئەبێتە هۆکارێکی تر کە مەسەرەن خەڵکی نەچێت بۆ دەنگدان باوەڕ هەبوون بەوەی کە من ئەگەر بچم بۆ هەڵبژاردن و نەچم بۆ هەڵبژاردن شتەکان هەر وەکو خۆی دەڕوات یعنی هیچ گۆڕانکاریەک لە ڕوونادات بە دەنگەکەی من وەمانە و هەر ئەوەی کە جەنابتانش ئاماژەتان پێی کرد کە سیاسەتوانان یا ئەوانەی کە لە ناو سیاسەتن و هەڵدەبژێردنێن خۆیان بە بەشێک لە میلەت نازانن ئەمە وەکو چۆن دیفێرگێنسێک دروست دەکات جیاوازیەک دروست دەکات کلێنێک دروست دەکات کە دەبێتە مایی ئەوەی کە گەل خۆی بە نامۆ بزانێت لە دەسەڵات و دەسەڵاتش بە پێچەوانە خۆی بە نامۆ دەزانێت لە گەل بەو شێوەیە بەردەوامە بێت ئەوەی کە گرفتێکی گەورەیە لەم ناوچەیە کە ئێمە ئەمانە ڕۆڵی میدیایە تا چ ڕادێک میدیاکان توانای ئەوەیان هەیە دیبەیتی عەقلانی بخەنە پێش چاوی خەڵکی بۆ وەهان دەریان بن لە هەمان کاتە ئێمە لە دەرەوە مەناهجی مەکتەب ئامادەکاریەکە بۆ ئەوەی کە مناڵێکە بۆ تەمەنی 16 ساڵ بچێت هەڵبژاردن دەنگی خۆی بدات نییە فەرهەنگێکە و فێری دەکات من بڕوا ناکەم لە هیچ مەناهجێکی قوتابخانەکان لە هەرێمی کوردستان شتێک بەو شێوەیە بوونی هەبێ سەبارەت بە هەڵبژاردن و ئالیاتی هەڵبژاردن و یاخد گرنگی هەڵبژاردن ئەمانە دەبێ کاری لەسەر بکرێتەوە ئەمانە پرسیارێک کە ئارەستەی جەناب دەکەم ئایا مەسەلەن لە وڵاتانی مەسەن بۆ نمونە ئەڵمانیا بیر لەوە کراوەتەوە کە کەسێک بە 16 ساڵی مافی ئەوەی هەیە دەنگدان ئەنجام بدات کە لە بۆەوەی کە جیلی گەنج تێکەڵی با بڵێن پرۆسەی سیاسی و پرۆسەی هەڵبژاردن بکرێ ئایا لێرە مەسەلەن ئێمە بیرمان لەوە کردوتەوە لە حاڵەتێکە گەنج بە هەموو شێوەیەکی گلۆبال گۆڕانکاری لەسەرا هەیە و لە هەمان کاتشە بابەتی کۆتاکان ئایا تەنها کۆتا بۆ ئافرەت بێت یا خۆت بیر لە کۆتا بکرێتەوە بۆ بابەتی تر من مەبەستم پێکهاتەکان نییە باوەڵی وەکو تورکمان و مەسیحی و ئەوانە بەڵکو پێکهاتەی جیاجەک بۆی کە ڕاستەوخۆ دەنگیان پێ بدرێت و ئەمانە ئایا لەم فۆرمە بیریشی لێکراوەتەوە لە هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ کاکسەر ئەنستیتوت ڕاستەکەی من ئەگەر لەوێن دەرەوە دکتۆر دەست پێ بکەم گەورەترین نەتەوەی سەرزەوی کە دەوڵەتی نییە کە جینۆساید کرایە کە ئەنفال کرایە و مەترسیشی لەسرە ئێستاش ئەگەر هەندێک وەکو بڵێ شەرم نەکەی بڵێ ئەو هێزەی لە کوردستان هەیە نەمینێ لەوانەیە دیسانەکە مەترسی ئەنفالی لەسەربی بەڵام ئەگەر بەراوردی 30 ساڵی یەکەمی جووەکان بکەی بە کوردستان کە ئێمە 30 ساڵمان تێپەڕاندیە ئەوان چۆن کاریان کردیە ئێمە چۆن کارمان کردیە یعنی من پێشمەرگەی هەشتاکانم لە ڕاژان لەگەڵ پێشمەرگە بینیمانە کوژیانە ئەو ڕۆپڕی وان تارەی هەیە ئەوە چەند خەڵکی ناومێت کردیە ئەوە چەند خەڵکی ناومێد و تووڕە کردیە و متمانەی کوشتیە لەبەرەوەی قەزەی من بەڕاستی لەگە دانیمارک جیایە دانیمارک عیلاجی خۆی دەکات بە 100 مۆدێلی جیاواز بریتانیا لە ئاستە چکای کێشەکانی خۆی لەبەرچاو دەگری بەڵام کوردستان بەڕاستی هاوڵاتی کوردستان جارێ پەروەردەکەی ئەوە نییە لە دیموکراسی تێبگا لە میدیا تێبگە ئێستا نازانی وەکو سەر خۆش کراوە میدیا کاکە میدیای میلەت نییە هەموو کەس و حزبك میدیای هەیە بەس میلەت میدیای نییە ئەوە شوا دەکە ئینتخابات بەڕاستی وەکو شانۆگەریەک بی کە نەفەرەکانی نەفەری ڕاستەقینە نەبن هەمووی یعنی مۆم و گلۆپ و کاغەز و لۆکەبی ئەوەی گرنگە بەڕای من پەردبوونی حزبەکان گەورەترین زەربەی لەو پرۆسەسەدایە بە تایبەتی یەکێتی و پارتی کە ئەو ڕۆی پیشان دەدەن وەکو ململانێ و وەکو جیاواز و وەکو سیراع و ناوی هەرچی لێدەنەی بەڵام لە ژێرەوە ڕەخساندنی باشترین بواری بزنس پارە بەشەکیش لەوانەیە کە بەرپرس بوونە لەناو ئەو دەستگایە پارەدار بوونە ئێستا حزبەکە خۆشی ناتوانێت متمانەی پێ بکە لەبەر سەرمایەکەی گواستەوە خاڵی گرنگ ئەمە چی بکەین لۆ ئەوەی خەڵکی هاوڵاتی کە
دووسێ شەهیدی دایە ئەوڕۆ ناوێ دەنگ بدە متمانەی بە حزبەکان نییە چ بکەین لۆ ئەوەی ئەوانە زارشکە ئەکتیف بکەن چکوانم بۆکو بڵێ لە پرۆسێسی سیاسی و هەڵبژاردن زندی مردینە یعنی کوژراینە سێ شەهیدی دایە بەڵام لە خەڵکە فەقیرترە لەو لایەشەوە دەبینی دەنگدانەکە هیچ ئومێدێکی پێ نابەخشی لەبەرەوەی حکومەت زۆر فەقیرە پارە لای حزبە حزب یعنی شەخص ئەوە نییە وەکو سۆشیال دیموکراتی دانیمارک بی وەکو جەنابی دکتۆر ئەجا بەڕاستی ئەو بێ هیوایی و بێ متمانەیی و ناومێدی و تووڕەی خەڵک دەبێت پرسیاری یەکەم بێ بۆ هەمومان چ بکرێت چکو بەڕاستی وێنەمان هەیە لە ئارشیف بڕۆ بزان هەڵبژاردننی سەرەتا ئەو میلەتە ڕەشقوتە کوبلو دەنگدان ئەوە ئێمە ئاوا وێرانمان کردووە سپاس ئێرە گەرم بێتەوە ئێرە قەزدم ئێرە بوو زۆر سپاس کاک دکتۆر بۆ ڕوونکردنەوەکەت دەستخۆشی لێکم طبعا من ئەواڵم دیموکراسیت وشەیەکی زۆر ئاسانە بەڵام قودانی زۆر قورسە کە لە انتخابات دەکرێ لە ئەمریکا وەکو لە هەموو شوێنەکانی تر سوالە دائما تەرحەکرێ ئایا 4 ساڵ لەمەوە پێش وەزع باشتر بوو یان ئیستا خەڵکەکە ئاوایی تەقیمی حکوومەت دەکات و هەروەها 4 ساڵی پێشەوە یەن سەیری بەرنامەی حکوومەت دەکەن ئەو وعدانەی کەیاوەتە بە خەڵک چەندی جێبەجێ کردووە کە جێبەجێ نەکردووە بەرامبەرەکە بەکارێنێ دژی تۆ بۆی بۆ هێنێتە خوارەوە طبعا ئەم شتانەی کە ئیستا ئەکرێت و ئەیبینین لەسەر تەلەڤیزۆن و ئەمانە ئەمە بۆ نەکرا پێش انتخابات بۆ پێش انتخابات ئەم شتان ناکرا ئەو پردەی لە بینی خەڵک و حکوومەتە بۆ نەماوە ئەو متمانەی لە بینی حکوومەت و خەڵکە بۆ نەماوە بۆ گەشتین بەم حاڵە بۆ وەزعی اقتصادی سیاسەتی مالیمان وا لێ کرد کە وەزعەکە بەم شێوەی بێ بگەینەوە دەست بکەینەوە لە بەغا پارەمان باتێ ئەخەڵکینە مژدا هات نەهات ئەمە بۆ وامان لێ هات یعنی ئەگەر ئێمە وەکو ئەگەر حکوومەت بین ئەگەر حزب بێ ئەگەر خەڵکی نوخبە بێ تەقییمێکی ئەم وەزع بکرێ بەم شێوەیە ئایا ئەمە هیچ نزیک و دووری هەیە لەگەڵ دیموکراسێتە نەخێر سڵتە حزبێکە یان دوانە و تەواو ئەوی تر علاقەی نییە بە مەسەلەی دیموکراسێتەوە بە هیچ نوعێک نەبوونی شەفافیت لەگەڵ خەڵکە ئەمە هیچ کاریساتێکی ترە تۆ وەزارەتێکی مالیەت هەیە لە 2014 تاکو ئیمڕۆ میزانەی نییە خەڵک چوزانی ئەم پارەی بۆ چوویە چۆن سەرفەکرێ کوا داهات چی لێ هات قەرزەکانمان چەنە چۆن ئەم قەرزانە بینەوە ئایا دەنگان هەموو دیموکراسێتە منەوە وتارێکم حەزر کردو بۆی بڵاوی کەمەوە ئایا دیموکراسێت هەموو دەنگان هەموو دیموکراسێتە نەخێر سوالەکە ئەوەیە شتێکت تەڕحکێت چونکە ئیمڕۆ نخبە باشترین پرۆفیسۆر بێنە خۆی هەبژێرە دەرناچێت بەڵام ئەبوو گەعدەیەک بێنە دەنگەیە دەرەچێت ئەوەشم وتووە لە مقابلەیەکە ئەو قسەیەم وتووە و پەشیمانیش نین ئەبوو گەعدەیە ئەبوو گۆرانیە معلقە فعال سیاسی بۆ دەنگان باشە ئەوە چی لە یاسا ئەزانێ ئەوە ئەتوانێت تەشریعێک بۆتەن خەڵکی هەیە نەخێنەوارە بەڵام زۆر معقولە لە پرۆفیسۆرێک زیاتر قسەکانی تەوازونی تایە لە مەکتەبی ژیان تەخەڕوجی کردووە هەموو کەسێک ناڵم ئەوە ئەبێ شاهدەی هەبێ بەڵام ئێمە کە داماناوە پەرامیتەر کە بەحسەکرێ سێی متەوەسطە قابلە ببێ بە لەگەڵ پرۆفیسۆرێکا یەک دەنگیشانەیە نەخێنەوارێکیش لە دەنگانە یەک دەنگە بە ئەوەش بڵێ لە دیموکراسیێتە ئەوەش هەیە مەساوی انتخابات بەڵێ ئەوەی چەکە لەوانە تۆ دەنگانێکت هەیە بەڕێئی من نازانم جەنابەت ئەو سوالەیە
ئایا لیستی نیمچە داخرا و باشترین حالە بۆ کوردستان ئیمڕۆ ناڵم بۆ و ئایا ئەو سیستەمەش بگۆڕێ کە هیچ نەبێ شاهادەیەکی مەحەد یان زانکۆی هەبێ کە خۆی هەڵبژێرێت ڕاستە لە دەورەی یەکەم و دووهەمە پێویست بوو کە هیندان نەرێ چونکە خەڵکەکە لە شا خاتۆتە خوارەوە خەڵکی کورد پەروەر هەبوون لە پەرلەمانی یەک و دووە بەڵام بۆ ئیستا مەرحەلە گۆڕاوە وەقت گۆڕاوە زەمان گۆڕاوە ئایا چی بکرێت بۆ ئەوەی ئەم خەڵکە جارێکی تر ڕاکێشینەوە بۆ انتخابات و هەروەها لە ئەمریکا مەسەلەن خەڵگەڵێ پەشەنهان وتی ئالێتی حکوومەت بەکارێنن بۆ انتخابات کەرەستە ئالێتە شتێکی بەڵام لە ئەمریکا ڕئیسی نائیبی ڕئیس تارێ حکوومەت بەکارێنێ بەڵام ناتوانێت یەک فلسبا بە حملەی انتخابات لە حکوومەت ڕاکێشێ خەڵگە بێتە بەرەکە خەڵک پارە ئایا بۆ حیزبەی کە ئیمانی پێیەتی کە ئەجنداکەی لێرە ئێمە لە کوردستانە پارە ئەین بە خەڵک بۆ ئەوی دەنگمان بۆ بە تەماشای میزانەکە چۆن گۆڕاوە بەڵێ مەسرەفی شانەکەن ئێمە ئەم میزانە چۆن دراسە بکەین چۆن بگۆڕێت زۆر سپاس دکتۆر زۆر سپاس زۆر سپاس بۆ ئوستازی گەورەمان مامۆستا بەڕێز دکتۆر شێرزاد نەجار. وەڵامی سەرەتا دەمەوێت بڵێن شانازیەکی گەورەم بەرکەوتووە کە چانسی ئەوەم هەبوو لە هەم لە ماستەرنامەکەم هەم لە دکتۆرایەکە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر شێرزاد نەجار بێتە سەرپەرشتیاری ماستەرنامەکەم و دکتۆراکەم کە لە ماوەی زیاتر لە 6 ساڵ لە هەردوو خوێندنەکە ئیشمان لەسەر بابەتێکی زۆر معقد و زۆر ئاڵۆز کرد لە هەرێمی کوردستان ئەویش بابەتی پەروەردە و پەیوەندی نێوان سیاسەت و پەروەردە ئەو شتان هەردەبی ئەوەی تر وایە هەدەڕە یعنی ئیشمان لەسەر بابەتێکی زۆر معقد و ئاڵۆز کرد پەیوەندی نێوان پەروەردە و سیاسەت ڕۆڵی پەروەردە لە پێگەیاندنی دیموکراتی و پێگەیاندنی سیاسی لە هەرێمی کوردستان ئەنی لەمڕۆ من چانسێکی باشم هەبوو لەگەڵ کاکتۆر شێرزاد بەڕاستی لە ماوەی ئەم 6-7 ساڵە من زۆر سوودمەند بووم لە فکر و هزرە جوانەکانی مامۆستای بەڕێزمان کاکتۆر وەڵاهی لێرە ئەوەی کاکتۆر باسی کرد بەڕاستی کۆمەڵێک زانیاری دیسان نوێ بوو بۆ ئێمە و ئیزافەیەکی گرنگی معریفی بوو بۆ ئێمە بەڵام ئەوەی هەیە لە کوردستان ئەوەی کە ئێمە لە بەرمەبنای ئەو توێژنەوانی پێشتر ئیشمان لەسەری کردووە ئیشکالێتێکی گەورە هەیە لە کوردستان ئەویش نەبوونی کولتوری دیموکراسیە وەکو کاکتۆر باسی کرد ئێستا شتێک هەیە لە کوردستان لاوازکردنی دامەزراوەی پەرلەمان و بە مەبەست دانەوێت پەرلەمان لاوازکەن وەکو کاکتۆر سامانیش باسی کرد بۆ ئەمە دەبێت بگەڕێنەوە سەر کتێبە بەناوبانکەی کارل شمیدت ئەزمەت الپەرلەمانات دیارە لەوێندەر بە قوڵی باس لەوە دەکات کە انتخابات هیچ ڕەبتێکی بە دیموکراسی نییە یاخود ئەوانەی کە لە ڕێگەی انتخاباتەوە دەچنە پەرلەمان تعبیر لە دیموکراسی ناکەن بەڵکو دیموکراسی کولتورە دەبێت دروست بکرێ هەروەکو ئوستازی گەورەمان باسی کرد لازمە بگەڕێنەوە بۆ بەها ئەساسیەکانی دیموکراتی بەڵام چۆن بگەڕێنەوە بۆ بەها ئەساسیەکانی دیموکراسی ئێمە بەرمەبنای ئەو توێژینەوانی کە پێشتر کردومانە تەحلیلی مفرداتی پەروەردەی مەدەنیمان کردن ماستەرەکەەوە تەحلیلی کۆمەڵێک مفرداتی جیاوازمان کرد لە دکتۆرانامەکەم لەوێ دەر هیچ گرنگێکی ئەوتۆ بە پێگەیاندنی دیموکراسی نەدراوە یعنی دەتوانین بڵێن پەروەردەی ئێمە هیچ ئیزافەیەکی بۆ گۆڕانکاری کولتوریەکان پێگەیاندنی سیاسی پێگەیاندنی دیموکراسی نییە بۆ نمونە ئێمە لە پرسیارێک کە دیراسەیەکی مەیدانی قوڵمان ئەنجام داوە هەم لە عێراق کەرکووک و نینەوە هەم لە کوردستان ئەو سێ محافەزەیە لە پرسیارێک پرسیارمان کردووە قوتابی بەڕێز بە بۆچوونی خۆت پێناسی دیموکراسی بکە یعنی 1970.3 لە هەرێمی کوردستان نازانن دیموکراسی چیە تو چۆن مەسەلەن دەتوانی بەها ئەساسیەکانی دیموکراسی کولتوری دیموکراسی لەناو کۆمەڵگای خۆمان دروست بکەیتەوە کاتێک کە پەروەردە کەناڵێکی گرنگی پێگەیاندنی سیاسی و دیموکراسیە قۆناغێکی دوور و درێژە کە تاک پێیا تێپەڕەبێ نەتوانێت ئیزافەیەک بۆ ئەو بوارە بکات وڵا کاکتۆر لە 2014 بە بیرمە لە کۆرساتی ماستەرنامەکە دەرسێکت پێدەوتین بە ناوی The Performance in the Political System بەڵام لێ باسی تێزێکت بۆمان کرد بە ناوی پۆست دیموکراسی کە تێزی پێم وابێ کۆڵن کراوچە لە 2000 نووسیوێتی ئەو کات باس لەوە دەکەی کە
جیهان بە قۆناغێکی سەخت دەدەڕوە دیموکراسی ڕوبڕۆی قەیرانێکی قوڵ بووتەوە ئێستا کۆمەلگاکان گەیشتون بە قۆناغی پۆست دیموکراسی ئەویش ئەوەیە کە کۆمپانیا گەورەکان یاخود عاملی اقتصادی ئێستا ڕۆڵ دەبێنێ لە گۆڕانکاری لە بیرکردنەوە و ڕەفتاری تاکەکان بۆ نمونە ئەو کۆمپانیا گەورانەی کە هەیە داوا لە حکوومەتەکان دەکەن یان ئەو لایەنانەی کە بەرنامە پێشکەش دەکەن داوا دەکەن باج کەم بکەنەوە ئەمە شوا دەکات کۆمپانیا گەورەکان کاریگەری دروستکەن لەسەر بڵێن کەوادرەکانی خۆیان ئەو عاملانەی کە لە کۆمپانیاکان ئیشەکەن ئەگەر بۆ نمونە لە 2014 جیهان لە قۆناغی پۆست دیموکراسی بێت ئێستا لە چه قۆناغێکە و ئایا لە پۆست دیموکراسیەوە دووبارە تحولێکی تر هەیە بگەڕێنەوە بۆ دیموکراسیان خراپتر دەبێت زۆر سپاس وڵات لەسەر ئەو زۆر باش زۆر سپاس دکتۆر عوسمان و سێ پرسیاری پێشمەماڵەکە زۆر سپاس سپاس بۆ مامۆستای گەورەمان لەو پرسیارە دەست پێ دەکەم ئایا قوربان زەرورە دیموکراسیەت و ئازادی خاوەنی هەبێ سەنەد ئەحزاب نخبە موسساتەکان و موسسات ئەگەر پەرلەمان خاوەنی دیموکراسیە بایە یان تەمەنی خۆی درێژ نەدەکردەوە حاڵی خۆی و هەرێمیشی بۆ وەزانە دەگەیان گریمانی بۆ سوڵتەی تەنفیزیش ئەو ئەزموونی کە هەمانە ناتوانێت ببێتە خاوەن و پارێزەری دیموکراسیەت و ئازادی سوڵتەی قەزایش کێشێکی قوڵی هەیە مەسەلەی سەروەری یاسا و بە هەموو وعدەکانیەوە کە ماهیەتی یەکسانی و عەدالەت و دادپەروەری و ئاسایشی تاک و ئاسایشی کۆمەڵگەی پارێزێ ئەویش لە ئەزمێکی قوڵدایە کەواتە ئێمە لە کوردستان پێویستمان بۆ هەیە بگەڕێنەوە چێ بتوانێت بێتە حامی دیموکراسیەت و حامی ئازادی دووەم بەڕای بەڕێستان و سازی گەورەمان هەرێمی کوردستان لە ئینتخاباتی نۆکردووە تا ئێستا ئەوەی کە فقهاکانی تەنویر پێیان دەبوت عەقلی ئیجتیماعی ئەو تەحولەمان کردووە لە حاڵەتی تەبیعیە و حاڵەتی مەدەنی چونکە دیموکراسیەت لەم ژینگەیەدا دەژی و لەم ژینگەیەدا چەکەرە دەکات و لەم ژینگەیە لە خۆی نمایشەکە ینی ئێستا ئێمە فعلەن لەبەردەم دیموکراسیەت هاتوتە ئاراوە هەتا وەکو جەوهەر وەکو ناوەڕۆک وەکو محتەوا وەکو مەزموون هەتا ئێمە قسە لەسەرەوە پێڵێن لە ئەزبەتدایە ئایا چۆن ئێمە ئەو تەحولە بکەین ئەو تەحولە من پێم وایە دەکرێت لە ڕێگەی دەستور بکرێت ئەوەیان هەیە لە ڕێگەی دەستور بتوانێت ئەم ڕوانگە و دیدە بەهێزە کە لە ڕێگەی محکەمەیەکی دەستوری تەندروستی بێلایەنەوە بتوانێت حمایەی ئەو وەزع گشتێمە بۆ کاکە ئەو فەزڵ عامەی کە جەنابەت لە هاوڕمان و ئەمانە ئاماژە پێدا و بتوانێت لیگەکانی دیموکراسیە لەوێدا خۆی بدۆزێتەوە پێم وایە باشترین ئیشێک تەنانەت لە پێش هەڵبژاردن و دەرەنجامەکانی و تەحالوفات و ئایندە و پێکێنانی حکوومەت و ئەو مەترسیانەی کە هەمانە ئەوەیە ئێمە باشترین ئیشێک لە ئێستا لە پارتیەکەتی بکەن ئەوەی بڵێن کاکە ئێمە ئەگەر لە انتخابات خەڵک دەوام پێبدا دەستوری 2009 لە دوای مانگێک دوومان داخلی ڕکاردن دەکەین بۆ ئەوەی ببێتە شوورەیەکی پێڵاین بۆ هەموو بۆ دیموکراسیەتیش ئەمە دووە سێیەم هەرێم و ئەحزابە سیاسیەکان و خاوەنی ئەم قەوارەکیانە سیاسیە زۆر گرنگن هەزمی ئەوە بکەن کە مەنعی کەمکردنەوەی حقوق الحڕیات بکەن یەک پارێزەری بابی حقوق الحڕیاتی دەستوری عێراق بن شەڕێکی زۆر توند و زۆر زەربەزە و هەتا ئاستی هەموو چونکە ئەمە هێزی مانەوەی ئێمە لەم نقطەیە و هێزی بەرگری مجتەمەعی دەبێت بۆ ڕای من جەنابن لەوڕۆ چۆن دەفەرمێن بۆ ئیقلیمەکانە گەڕەکەی منتەقی دەستوریش بێ دەتوانن لە بابی ئازادی و دیموکراسیەکان لە مەرکەز زیاتر پێشوە بچن بەڵام ناکرێت کەمتر بن بۆیە ئەوەش ڕۆوە ئیشکالێتێک کەواتە لە بازنەگەشتەکەیدا ئەمامە ئەو ئیشکالێتە گەورانە دەبین دوو خاڵی ئەخیر یەکشەمە راپۆرتی منتەلای معیاری دیموکراسیەتی دەولی بڕاوبووە لە زمانی سەدوەستی دەوڵەتەکە کۆریای جنوبی و سنگافورە و مالیزیا و ئەمانە پێ زۆر دەوڵەتی ئەوروپی عریق لە دیموکراسی و لەمانە کەوتووە ئەم دەوڵەتانەوە ئەمە تحولێکی یەکزاتەمەیە بەڵام عێراق بە کوردستانیشەوە لە دەخرابترین وەزعی دیموکراسی لە زمانی سۆماڵ و مۆزەمبیق و فڵان ئەمانەدا یەکەمین لە هەر خوارەوە ئەوە قوربان جەنابەت کات ناگرم لە ئایدیالی ئەفلاتون و لە ئەرستۆ
ولا ميكسي سيستمي حكمراني لنيوان ملكي وديمقراطي بوي غوغانا لولا سلطة زي خوي بارزي لسردس جنابش الفيربوين هل أم أرستبو كحركة دستوري لعصر التنوير بناسي دستوري كربوي تقني حريته يا تقني سلطة يا توازن نيوان بكيانا والله هل أما جدوان بكا كدكتور أجر أمشتاني كرنبن أتو ندتواني بلا ساكي قشتي بكيوا نتواني بلا برنامج انتخابي وباشتر وركابري نيوان باشەکان و دەرکەوتنی ئەوانتر و دووادار زۆڵاندنی کۆمەلگا بکەیەوە سەرنجام تۆ ناتوانانی کەلبێتی مواطن بی بۆی مواطنێکی ساڵح دەستکەوێت بۆ ئەوەی کە جەنابەت فەرمانبەرێک لە ئەزمەکان چارەسەری شەریعەت و کەفاءەمان بۆ بکە بۆی بزانێت شەریعەت بە شەریعەت بدا ڕەوایی بە ڕەوایی بدا و بتوانێت کەفاءەت لە حکومڕانی و لە ئەحزاب و ڕەشستوی لەگزار کەواتە هەموو ئەوانەمان بە سۆشیال میدیاسەوە کە ئێستا لەو ڕۆژانە باسمان دەکرد لەگەڵ جەنابی کاکتۆر مەجید و ئەمانە لە ئەزمەیەکی یەکجار قوڵدا تەربیەتی مواطن پەروەردەی هاوڵاتی ئیشکالێتێکی زۆر گەورەی تێدایە سەیری کۆمنتەکان و ئینفعالات و تووڕەبوون و ڕۆژێک بە لە سەدا هەشتا حەوت دەنگ بۆ سەربەخۆی دەدا و دوای یەک دوو ساڵان ناوێ ئەمە کەواتە بەگشتی کۆی پرۆسەکان متەرابطی یەکترن یعنی دیموکراسیەت نقطەیەکی تایبەت نییە لە شوێنێکدا لینکی هەیە لەگەڵ کۆی پرۆسەکان لە حکومڕانی لە ممارەسە لە حکومڕات لە هەتا دوایی سپاس کاسەوە دەست خۆش کات لەبەروی یەکەمدا لێرە حزبەکان ڕۆژانبووە کەوتانی سیستەم بریکردنەوە لە زانکۆی سۆربۆن خۆشحاڵ زۆر زۆر حزبەکانە لە قسەکانتانە ئاماژەتان بە حاڵەتێکدا زۆر گرنگ بوو لەلام پرسیارێکی لەم پرسیکردن ئەویش ئەوەی کە ئەمریکیەکان وەک ڕزگارکەرێک تەماشای ترامپەکان هەمانە حاڵەتە لە فەڕەنسا بۆ نمونە بۆ ماگەلۆبێنیش هەیە بۆ زێمۆ هەیە یا لە ئەوروپا بۆ بەشێک لە کەسایەتیەکان هەیە باشە ئەمانمان بەسێتەوە بۆ شتێکی زۆر تایبەت کە پەیوەندی بە فکرەوە هەیە لە ڕۆژهەڵاتە مەسەلەی پرسیارەکەمەوەیە ئایا دیموکراسی و ڕزگارکەر منجی کە زمینەیەکی زۆر لەبار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێمە مەهدیمان هەیە مەسیحی منتەزەرمان هەیە سۆشیالمان لە ئاینی زەردەشتیە هەیە تقریبا هەموو ئاینەکان چاوەڕوانی ڕزگارکەرێ حیزبەکانیش هاتوتە ناو فکری حیزبەکانەوە خەریکە ئەو مەسەلەی کە لە فەڕێی ئیزدی با بڵێن ئەوەی خوێنی خواکانی تایە خەریکە زۆری دێتە ناو سیاسەتەوە پرسیارێک بێ لای من زۆر گرنگە ڕێگی ئێوە چییە سەبارەت بەوەی ئایا لە ئایندا مەسەلەی دیموکراسی و ڕزگارکەر نابێتە هۆکاری ئەوەی کە ئیسلامیەکان لە کوردستانە بە دوای ڕزگارکەرێکان بگەڕێن بە سەڵات زۆر سپاس بۆ کاکسەرۆ بڵێن ئاسیاسەر کۆمان دەکاتەوە دەمێک دوش نەهاتبوو بۆ ئێرە پەیدێرم زۆر سپاس بۆ شێرزاد کاک دکتۆر لە قسەکان فەرمووی کە لە کۆمەڵگاکان بەشداری وایە سەتا حەفتا بەشداریەکەن جنابەت تیشکت خستە سەر سەداسیەکان یان ئیتر ئەوە ڕێگەیە بڕۆیە ئەگەر باسی ئەوانەی بکەین کە ئەوانەکە دێنە دەنگدان لەوێ ڕازین بە سیستەمەکە بە ئەحزابەوە ئەوانە تر چۆنە سایلەنتن ناڕازین کە بۆی دێنە سەر جادە یان ئەوەی پەخشابخان وتی یان بێئومێدن یان ئەوەندە سیستەماتیکە کە ئومیدی هەیە ئەوێ ئێمە ئەوە چۆن تۆڵین بکەین ئەو ڕێگەیە کە بەشداری ناکات و ئەگەریش بێنە سەر خۆمان چونکە ئێمە تەبیعەتەن کۆمەڵگایەکی جیاوازین ئەو ڕاوتە چۆن ئەواتە پێشەوە ئەو بەشدار ئەوانەی کە بەشداری ناکەن لە ئایندا ئەبێت چی چیان بەسەر چه ڕۆڵێک ئەگەڕێنە ناو کۆمەڵگا ئایا ئێمە بەرەو انقلابێک دەبەن یان نا حزابیش ڕازین ئەڵێن کۆمەڵگەیەکمان هەیە قەت بەشداری ناکە یاخوا هەر بەشداریش نەکە یان نا ڕۆڵیان ئەبێت لە ناو کۆمەڵگا لە ئایندا زۆر سپاس سپاسی
پێویستە سەیری ئەو نوخبەیە بکەین کە حاکمە لە وڵاتیان، یعنی بە سیرکردنی نوخبەکە تێگەین بۆچی کەوتونێتە دۆخە. ئێمە تاکو 2017 ئەو قیادانەی کە قیادەی وڵاتەکەیان دەکەن لە زۆر بووە شەریعەتیان لە شەریعەتە شۆڕژگەڕەکەی خۆیان وەرگرت، باگراوەندە شۆڕژگەڕەکەی خۆیان. لە دوای 2017 توانم بڵێم شەریعەتی ئەوانە نەماون بە زۆریان لە سوڵتە، نەوەیەکی تر هاتووەتە سەر دەسەڵات کە شەریعەتی لە بنەماڵەکەی خۆی وەرگردووە. جیلی دووەمی شۆڕژگێڕەکانە کە خۆی شۆڕژگێڕ نەبووە، بەڵام شەریعەتی لەوە ئەگەر سەیری قیاداتی هەموو حیزبەکان بکەیت تقریباً بەم شێوازە ئەیبینیتەوە ئێستا. وامانە ستراکچەری کۆمەڵایەتیان ئەگەر سەیرکەی ستراکچەرێکی جیاوازە لە نوخبەیەک کە بتوانێت قیاداتی ملەتێک بکات. لە هەمان کاتیشە معریفەی سیاسیانیش بگەڕێ سەیری کردەوەکان کە تێگەی لە معریفەی سیاسیانیش معریفەیەکی سیاسی لاوازە، اعتیمادکردن لەسەر کێە لەسەر چەکین پەرلەمانی 2018 خۆم ڕاوشکار زۆربەی هەرە زۆری ئەو نەقدێک گیرا لەسەرەوە، زۆربەی هەرە زۆری و پەرلەمانتارانەی کە هاتنە پەرلەمان لە 2018 کەسانێک بوون کە هیچ معریفەیەکی سیاسی شارەزایەکی پەرلەمانی قانونی هیچیان نەبوو، بەشی زۆریان هەبوو، احترام بۆ هەندێکیان هەیە. وەک کێشەی ئەوەش کە ڕۆدا ئەم ئەحزابانە خەڵکانێک گەنێرن بۆ پەرلەمان بەس بۆی معاشێک وەرگرن، ئیشێکیان بۆ بدۆزنەوە، اعتیماد ناکەن لەسەروانەی کە تەجروبەیان هەیە. لە بریتانیا بوو خەڵکمە بینی سێرەکەم 30 ساڵە 40 ساڵە پەرلەمانتارە، یەک دنیا معریفەی پەرلەمانتاری هەیە، بەڵام ئەمە 4 ساڵ تەواو کاتێتەوە ماڵە 4 ساڵی تر دێت. ئەم 4 ساڵە کە قسەی لەگەڵاکەی بۆ پێگەیاندنی سێرەکەی تا فێریەکەی خولەکەی تەواو بێچێتەوە بۆ ماڵ. و تەواصلێک لە گواستنەوەی معریفەی قانونی لە پەرلەمانان نییە، ئەمە خاڵێکی زۆر مەترسیدارە. وەسەی کە ئەم نوخبە سیاسی کە ئێستا هەیە دوو اعتیمادیان کردە سەر دوو شت. یەک ئیعلام، هەمویان ئیعلامێکیان بۆ خۆیان دروست کردووە، ئیعلامێک کە بەس ئەو بە قاعی دەزانێت، ئیعلامێک کە داڵڕاوە لە خەڵک، ئیعلامێک کە خەڵک گێلەکە، ئیعلامێک کە خەڵک چاواشاکە. سەری زۆربەی هەر زۆری کەناڵەکانی ئێمە بکەین سەرکردەیەکی حیزبە کە مەهامی سەرەکی گێرکردنی خەڵک و بەلاڕێیاندا بردنێت. دووەم سەیری دەوروبەری قیادان، طبعا ئەمە کە ئەڵێم هەم حکوومەتی هەم حکومی و حزبی، سەیری دەوروبەرەکەی کە کێن زۆر ئەگەڕێن بە دوای بێکەفاەتترین خەڵکەکان هەڵێ بژێرن لە دەوری بەری بخوان دایانێن، وامانە دایمەن ڕایۆژی خراپیان پێدەن و یان گەیاندوینانە. ئەو ڕۆژەی کە ئێمە باسان کرد کە ملەتەکەمان ئەوەندە بێ ئومێد بۆ بەغدا بە فریاد ڕاز بزانێت، بەغدا بۆ هەموو گەندەڵی، بۆ هەموو خراپی و بۆ هەموو شتانی کە ئێمە بینین. ئەو سەنتەرە لێکۆڵینەوانەی کە لە کوردستانە هەن ئەگەر هەبن و هەر ئەگەر نەیش بن خۆتوانێت لە دەرەوە اعتیماد بکەین. ئەمانە بە کولی اعتیماد ناکەن لەسەر خۆبەرای داخلی کە شارەزان لە واقعی کۆمەڵگەی کوردیە، و اعتیماد ناکەن بە هیچ شێوەیەک لەسەر سەنتەرێکی توێژینەوە کە توێژینەوەیان دۆ. وە کاتێکیش ڕاوێژێکیان پێدەی 1001 دەرگا ئەبێ ببڕی بۆی بگەی پیانەوە لە ئاخری شەوە سێرەکەی شتەکە پێ نەگەیشتووە ئەوان. وەگەر سێرێکی ڕابردووی خۆمان بکەین، دوو کەس لە کوردستانە پێشبینیم دۆخەیان کردبوو، بگەڕێنەوە بۆ کتێبەکانیان. یەکێک لەوانە ڕەحمەتی جەوهەرنامی سێری کتێبەکانی کە کورد لە دەقی گەمەی دەقە یاساییەکانی هێرا، لەو کتێبەکە بەداخەوە نە ئیعلامی کوردی، نە ئەکادمی سینی کوردی، نە موسەقەفی کوردی احتیمال ناکەن، هەموو پێشبینیەکانی کردبوو کە ئێمە ڕۆژێک دێت ئەوە بەغدا ئەومان لێکە کە کردوێتی. بگەڕێنەوە بۆی تکاتان لێکە بگەڕێن بزان چی و تۆ پیاوە بزانە هەموو نهاتۆتە دیوەکو خۆی. خاڵێکی ترێکێکی تر نۆشیرۆ مستەفا بوو، ئەویشتی پێشبینی ئەو رونداوە سیاسیانەی کردبوو کە بەسەر ئێمە دێ ئەگەر خۆمان چاک نەکەین. طبعا ئێستا هێزی 78 کە چەندین ساڵێ ئەو داوای خستنی هێزی پێشمەرگەیە کرد. هێزی 78 بە بەیانی دوو بەیانی ئاسایشی یەکێتی و پارتی بەیانی دوو بەیانی عێراقڵێ مانەی شەریعەتێکیان نیە بۆ ماڵەوە و خواحافیز. یعنی کۆمەڵێک تەوەقعاتە کرێت، تەوەقعاتیان کردبوو ئەوانە ئەو دوو شەخسێتە هەمووی هاتووەتە دی. و ئەگەر بە قسەیان بکرایە
ناگەیشتنە بۆ بەتەوەقعاتی جەنابەت ئایا ئەکرێت بەم میکانیزمە بەم جۆرە قیادە بەم قیادەیە کە ئێستا هەیە توقعی دیموکراسیەت و توقعی لەوە باشتر بکەین کە لە عێراقا مەسەلەن معاشت بۆ نێریتر دوای ئەوە شتی خراپتر نایە بەسەریا کە هەر لە ذهنیەتمانە ئێستا نییە وەکمان گەڕێنێتەوە بۆ مربعی سفر کە ئەوە بۆ عوسبەت الأمم و سەردەمی عوسبەت الأمم و نەکرد بۆ سەردەمی حکمی ذاتیە کارتۆنێکش. زۆر سپاس. هەوارتان باش سڵاتان لەبێت جەنابی کاردکتۆر دەستی خۆش بە بۆ پرەزنتێشنەکە. من ڕاستیە سرنجێکە نازانم کۆڕێکمی if I'm wrong بە مەنزوورێکی سۆسیۆپۆلیتیکەڵەوە ئەگەر بیری لێ بکەمەوە چونکە زۆرێک لەو لە خلاری ئەو فترەی ڕابردوو زۆرێک لەو ڕاپرسی و ریسێرچانەی کە ئەکرێت کە خوێنمەوە یەکیان شتێکەڵێ یەکێکی تر تەمامەن زدی ئەم ڕائیە داتایەکی تر ڕوونکردنەوەیکی ترەدا وەکو ریسێرچەرێک کە تەماشای کەم بمەوێ لێ تێک بە موشیکردنەوەیکی بۆ بکەم لەلام قورسە بۆ لەلام قورسە لەبەرەوەی ئەوە با لەلایەکدانی کە داتاکان لەکوێوە دێن و مەرجعیەت و مصداقیەتیان چییە و چۆنە سەربەکیان هەر چۆنێک بن بەڵام خۆ مؤشراتێکمان پێ ئەڵێن ئەو مؤشراتە لەلای من وەکو هەوڵاتیە کە بیری لێ بکەمەوە ئەو ئیندیڤیدوالیزمەی کە جەنابە باسی کرد کە شەڕ لابد منه ئەو خەیر لابد منه نازانم هەر کامێکیان بێ بەڵام شتێکە سەر تاسەری دنیای گرتوتەوە لە سەر دەمانێکا کە لە پێی بڵێن الحەداثە السائلە نازانم بۆی کە جەنابە ئەڵەژەم پێ کرد السەڵبە لەما بینی السائلە والفاضلەی باومانە بۆ کوێ ئەڕوا چۆ کۆنسێپتە سیاسی و سۆسیۆلۆجیانە بەڕای من لەم کۆناغەیە پێویستە ئەپگرێدێک بکە بۆی بتوانێت پێویستیەکانی هاوڵاتی لە هەر شوێنێکی دنیا هەیە وەڵامی بداتەوە. پرسیارەکەی من لێرە بۆ وەزعی خۆمان لە کوردستانە بۆ ئەم هەڵبژاردنە کە من لەبێ سەر لێ دەرچێ ئەگەر لە 180 بێت ئەو خەڵکانەی کە دانەدەن بە فەرەزیەک با بڵێن پۆزیتیڤ تینکینگ با بڵێن با 60 نەبێ 80 بێ با 90 بێ بەڵام من لەسەر ئەو لە 100 ئەوەستیم چونکە ئەو 100 کە ئێمە دڵمان پێ خۆش بێ پێش انتخابات ئەگەر پردیکشنەکەمان یا تەوقعاتەکەمان ئەوە بێ لە 160 خەڵکەکە کەمە زۆرە لە 180 وەڵا باشە چاکە ئەمەیان من لێگەڕێن چونکە ئەو لە 100 ئەو لە 120 پێم وایە ڤایرۆسی هەموو مشکلەکانی هاوڵاتیەکی کورد دەستنیشانەکە بۆ انتخابات چونکە تۆ هەموو فاکتەرەکانت لەویا قەتیسماوە ئەلەویا بۆیە کۆمەڵی خەڵکت هەیە ناڕوا بۆ دەندان ئێمە دڵمان بەو لە 180 لە 160 خۆش نەبێت لە انتخاباتەیە کە دەنەدەن لەبەرەوەی پێم وایە بەشێکی هەرە زۆری ئەڕوا بۆ تۆڵەسەندنەوە منە ڕۆم بەشدارێکم لە انتخابات بەڵام لەبەرەوەی ڕاتبم نییە لەبەرەوەی حکوومەتەکەم وایە لەبەرەوەی حزبی فڵانم وایە لەبەرەوە وایە دەرگە لە حزبێکی کارم خۆ کێ زانێ بکەم بە کێدە زۆر سپاس یعنی دیارە محازەرەکە شەهیەیە کردەوە لە بۆ کریتیکەل تینک زۆر باش زۆر سپاسان دەکەن بۆ بەشداربووانە ئەو سوالانە و ئەو تعلیقاتانە ئەکید ئەو شتانە ئێستا احتیمالە من شتێکی بنووسم لەسەر ئیستفادە لەو ئەسیلانەش بتەکید دەکەم دەست پێ دەکەین بە دکتۆر بارزان شتەکان یانە داتەکان ئەرقامەکان مهم بوون زۆر پێویستە لەسەری ینی نەک بنووسرێ ینی تەحلیل بکرێتن و لەسەر ئەو ئەرقامانەش پێشبینی بکرێتن چ دەکرێت طبعا لە بۆ هەر معلومات یعنی ڕاضیات فەرعی زۆر گرنگە لە بۆ علمی سیاست و تقریبەنەوە نێزیکی 80 ساڵ دەبیتن ڕاضیات چووە ناو علمی سیاست و
دكتور صاحب استمع على سبليرينيا ديال مشغولة بحث زور جواني هي سر رياضيات والنظام السياسي والعلم السياسي يعني لازم أزارك غازي كامل لسر موضوع قصير كات أو أرقام أنا زور أشياء إنشائيات اقتصادك تتواني لسربي يعني أراستي النظام السياسي تحليل كي وتنبؤاتي بيجبينيش دداتي لبو آيندا خواتا أو أرقام لا يخوته بلان بلاوكا يعني يشكل السبب بلاستي نسبة مشاركة بلي مثلا قبل ستابيستا اعتبار ذاك الشرعية تنيا يتس معيارك نيا بس منطقها يعني منطقة أجر ستابيست هاولاتي بجدار ولا انتخابات لو ستابيستا تنكس دين سن نسبة دايتا أو حزبك بردية ولا انتخابات لو ستابيستا احتمال ستادا ستدوازدا دايتيانا أو حزبي باشا وسطها دوازة لسطها سطي أصلي كيت سندكات حمنا كات سطها هشين سطها حفت كاوت حزبك تصار بسطها حفتي دنجي ملت حكم دكات أو شرعية ليشية يعني لو قياسي ذاك بقياسي منطقي مثلا هل نمونة شيء نمسا لو دي نمكرايس كسيز ده صار رئيس وزراء ولا نمسا سوى انتخاباتي هشتاوسي قلت أقل من ماجوريتنا أغلبية نين بتنيا حكمنا من رئيس وزراء ناكل حزبي وكا اسبيو يعني حزبي اشتراكية بردية ولا انتخابات بس أغلبية نينا قلت من نعم خلص رويشت يكتشترهات كرايس كله وقتي أزمات اقتصادية بالأوروبا تصريح جزور قليل جدا يقول أم زور خوش حالهم يعني وضع باشا أجر هاتو حمونا مساويك إيشي هذا وعين وقتش دولة قرزار يعني بعد دولة قرزار بيتن فلم حموها ولاتيك لنمسا إيش كان بيتن أو فلسفة ستيتمان يعني ستيتمان بعد دولة قرزار بيتن دتواني أو قرزي دعي فلم نابي هاولاتي بيكار بيتن بإيش بيتن لو نقطة أما دتواني تقييمي بياوي دولة بكي بو ديمقراطية شروط هي بروفيسور ليبس دليت شروطي اجتماعي واقتصادي ودور شرطي أساسي دان براوة يكا كان لازم أو طبعا شورش فرنسيش دايناب لازم هاولاتي آستة خندني هبيت و هاولاتي لازم لروي مالية ودارية باري هبيت نك بابلين متشرد ب كواتا يعني شروطي تعليمي معناها educational condition وشروطي اقتصادي معناها الديمقراطية ببيعوا دو شرطة يعني تسباندني دميان حتى دسبيكر دم بديمقراطية زور زحمته أما أو معاناة معناها لكم انتخاباته وتاسته أو معاناة أساسي معناها وكسر اهتمامنا دائما بموضوع يعني هيك عيبنا دبوي ليكم انتخابات ما شرطي دابني هردو الشرطي دابني بعطوزك ناخبة كان كفاءة يعني بالنسبة هذه يعني بابلين وقدر القوات المسلحة وما في هالبجاردن لبعض الدولة عسكرية كان ممنوع لا بجداربون لانتخابات كواتا باشتري حل بوما أو كوا أو هذا أمنية لا أمنية هذه تسكتار بيدرين قوات مسلحة ما فيها نبي تلقوا دم مشكلة أوان زور مشكلة يعني أوان توازن يعني تكتايا بو إخلاصية لبو حزبك يعني دكتور دن يعني نين بو انتخابات يعني خوين ترشيحنا لا
لفرنسا وزارة نادن ناهل نان هاولاتي بس نابي حق نابي بسيط بزو عسكرية نا هاولاتية بلا با لو موضعنا او على سد السياسة تدخلنا قولة وواجبي حماية الدولة. لو بلسترن تدخل الركابة ديمقراطية سياسية. مثلا نكبة سوان. لفرنسا شابو أواني كلقى النازية كان تعاوني أنا كردو باش حرب عالمية باش سدوتسات نانج بين الانتخابات. هاولاتيشا ولا نان حقيقة. فإذا أعداء الديمقراطية. أما اللي لازم قانون أعداء الديمقراطية. ولا بل أوشتا بل بالضبط لا اسمه يعني قصد حلك أبو شوي كمان دكتور سردار مقارنة بين الهرم وأوروبا ناقلة لأن دكتور زينات فعلا الليرنيا بس تشيز أنا أسوي والله بالنسبة داخلي بكان لسروي لس عسكري كان لا إيه أبي أوروبا هري بكرسان يستا باسي أو فترة جوران كارين في الشر صار دوا بود ديمقراطي كبار برلين وخا أو سكت سياسياني كلاسيكي بنكون الشر لهذا البابدا لهذا الكومادا شرع حتى تبزر كان سكتاتي يكتي أوروبا ودولتان أوروبية كده يعني خاون بحر يكول مثلا سياسة ندار كان يستاهل أوروبا باش يزور كابيتاليستان خاون عند بحي وكلن بيرنج يعني زور رنج عندك كابل بويا خلق حضارتين مثلا بشريك زور ناكا طلعت إما فيجور كسي خاون ترسيدي بالحمانية قايد ليرة إما تتمانين براو لقى هاي الكرسان كي لو نقطة بس إستا مثلا حسابك بوشي كس سياسي بهذا سياسي بكان قيادي مكتب سياسي هنا ناوية لليستي هالبجارد ده بوي مثلا خلق هاد بدلتن بجدار بدنا هالبجاردين بوي كشرعيات يا بيجا البرلمان هزبته إستا برلماني هذي الكردستان رجعنا داخلين للرجال الحمشة طلعوا بقول تشيني تقليدان ودانس ونظام اشتواء زاني قلت يا رجل ندوق رئيس البرلمان سيدك الزدي لم تتوانين براودك لهذه الكردستان أوروبا بكين بوش قيادي كان مثلا من بخوم خيدرهم أويا قيادي إما عندما سكت كان شيء كلاسيكي حتى نية لام دروزان نعم حتى رنادية مكروه من النووي خلطة يا كده ويا قدينا لام كده كي رنجة مثلا أو هديك هيانا دوباره من دوبتا ذكرت كدني أوان وخلطة جبت فرمون برونا مرة معزز المكتاب بس دكتور عفوا أما الرواية يعني أقوله لا أما خذني منها لا أسان من هو دكتورة بسيارة براول كردني دو سيستمي جواز لدو نامشي جواز لدو إيرا different إيرا يعني إما وليدي لديمقراطية كردستان لها أصلا روشراتي نام الراس حتى ديمقراطية تيا معدومة من ولا أشكر من أمل آخرة يعني دامنا بو آخر هموي هالبحث ما كرد هموي براول كردنا هموي أوروبا وايا أمريكا وايا أمانة ديمقراطية لبنماي حوصت 8 صار دروس كراوة ماكسيموم برا وخواروا من بين ولاتك وكو دكتوريش أما جاي كذا فعلا ديمقراطية رفتار أبي بكاري بيني تو لماوي 20 صار و30 صار كفاية تو نظامي ديمقراطي تواو بتواني فيري تو بكاري بيني لكومونغايا كتشو سيراب ولا شيء تستي ديكتاتورية من أما براوي نابينا من أبي كشتيك بس كردستان باسكم يعني it's matter of legitimize and legalize يعني من ليرة شرعيته قانونيته من بدواي قانوني أنا فردوش هردو شيء زحمة بيت لو أنا based on one بلان بول بري ظروفي منيت من دولتي نظامي ديمقراطي وليدة تازيات وقتك ما بيها تعمل براود كم أم براود الرواية
أي بيني دكتور؟ أو يعني مداخلة يعني أو نقطة يعني بنقطة بس. كان دكتور بيتاونات. كيف لا أو نقطة ممكن مقارنة بالستيتمنت لو عن لو برلمان ترشيح يعني نقطة نقبل سيستمي كامل توزق مشكلة. اگر سلسله افکاری دکتر تقریبا وقتك بجتك والله ما كانش بيتفرد ولا مكان لا بحق شو كمان دواي أوي ترسيال كوتايها دوباره هستين قصة كين هلا مجلسية مناوشته التزام كين برش كيف أزوا مقارنة يعني بقيشتي يعني بلين بازنق كمان هي هرمة بازنق هي أوروبا مقارنة كنا وتوزك مشكلة زور يعني وقت من يعني أصلا من شخصيا إيمانية كديمقراطية هي نية أو حمو نعلم شوية بل حمو وقرقوس دوم أرى والله تكون ديمقراطية دونية أو لا سيستمش ديمقراطي يعني صار ده باز ده صار دكتور سوران زيادة الرمل وجهها أستاذنا محمد لوين درجة ديمقراطية دونية مؤسساتها حقوقها حرياتها رأيها بوتسونا عدالتها مساواتها حريتها إحنا وانا مسائل حقوقي آفرة الجنة حقوق بياوة حقوق المندالة وانا حمو وانا مسائل حتى ديت الدبي آوكش مسائل يعني ما تفصيله لما اليوم قلت الديمقراطية استدت نق سياسة فني ممكنة فني تفاصيلي ورد كوات اللي رأوا مانديها أما نناو جامعة ديمقراطية فكرتني أنه جامعة دتسي جامعة فيينا لهزارو تصاصت قصور قطعة كان مصرايا Wissenschaft ist frei علم حر آزادة يعني بكيف خود فكرك بكيف خود جبوس وهيت أستاذك اجتهاد نكرا ولو جامعي إلا أثناء فترة نازي لو فترة نازي يعني هر درس كراو محاضرات وتراو مناقشات وتروحش يكلو أنا فالت هاي نقول 1900 لجامعة فيينا مناقشة وتروح يخوي كذي كواتا جامعي ما ساعد يكس لجامعين يا أستاذ كان لمالي المسلمين what is this أزمن الديمقراطية تصيدك و أو بياو كادر جورج دليت نحمد زيان تماشى انتخاباتنا والتصميم فكواتا لازم ما يواشوش قصير الديمقراطية كم الناس political Verdrossenheit يعني frustration لا مبالاة معناها يعني وحاولاتي ما إيماني نما بالسياسة برواش بالسياستنا وظاهرة زورش خرابة يز برواي بالسياسة كانني بس أوش مشكلة شترا باش الديمقراطية رابطك لنيوان وقت لبين حاكم ومحكومك بين دولة وكومك يعني دولة نابي بكيف كل لودان شيتم كومك بكيف كل ربواتنا ريفلكشن يعني انعكاس اللي بو يقدري لغير يقدري خلط كلام ايش دخل اللي يقدري كواتل لا ديمقراطية اگر كومالقا حقي قصي نبيتن أو كي ديمقراطية دولة نهي اللي تنكس قصي بكاتن أو دولة أو ديمقراطية أو توتاليتاري حنا آرنت بتواني أو موضوعي تحليل كتير برلمان أوابتن دين سر كتابي كارل شميت دخيل
لازم زاني برلماني ملوه هاي دلت فلان لوت ميكروفون تقبات كده دلت أو عندما زوني بيددا من خم ديت لبرلمان النمساوي رئيس كتلك زوني عندما كده دوش فاين يعني تخنزيري البرلمان ذكرتنا باش لو قباتك حرية الرأي أو يقل مظاهر كان كالديمقراطية أو يقل حرية الرأي تبيت أوش تبيت شرج دخلت بلام أخلاقية يعني إثيكية يعني إيش دخلت دواء اعتزال لبو يقدر ده كانوا إيش كان نابت عداوة نك أندامك بنيرت لبرلمان الكرسي أندامك بنيرت حرسة كان يخوي بلي لو أندام يبدأ للساحي برلمان لا أندامك شيء جو يبري زما أو لبدي من قلت من إيمان أو انتقال أو تحول الديمقراطية التانية لازم شروط الإدارة حتى بتوان دريتن أو تحول الترانسفورميشن برورده وإشازة صالية إعداد نك بس أو شترش يعني أو أي جيني حاملة دتوانت اللزياتي تي بدن كوربا دنگ بدات كوربا بزان قشت چند در ديمقراطية وان أو تفاصيل كان قشت چند أما ليرنا تنقسم كوتش حرام هبيت كوتا تمييز زور بلام تنيلك ناحية باشا زمان حقوقي أو مجموعة يعني أو مجموعة يخوي ترشيح كاتن درناس الانتخابات إذا لازم كوتا يجي كوتا يجي احتمال أو زنا طبعا خلا ألمانيا ولا النمسا سويسرا أقليات زور بس يجي كوتا هنية وزن وحسب معلوماتي كوتا انتجريشن النوع حزب خير بس هذا مكان يعني أو استثناء وأنا أمنس الناشنال مقسم يعني أنا ناقص مكان كوين إيش كانوا بيش إلى نمسا يك رئيس وزراء رئيس جمهورية ودو دورة شهادة شيء نب عامل مطبعة أبو يعني ده شيوان خديتي عامل مطبعة بس اشتراكات الزور بقوة يوناس بناوي لا جاهل نبو لا حزب فرودك طبعا هو النتاج حرب عالمية كم دوم بفوت زانو وقته دكتور زريان ناخب لازم اكتيف بكريتي يعني لازم وعيك تشي ديدات يلا مالو دريتن يلا مكتب دريتن يلا حزب دريتن وانا زان شيء او دوري نبينه عائله زور مهمه دوري لا وعي وميديا كان فعلا خوي دابا هو هرم اعلامي هبو سر وقتك ويش نما هرم بيوز واعلامي هبدا حتى العراق شكا ولو اعلام رسميا هي اوان الشكاية تبدا تسدين قناة كانت ترحموا حزب منظمات العراق ف تسكب زاني لو ناخب حتى دنك بداية لبو ديمقراطية دكتور سامان شالي شفافية تصور دخل الشفافية لكومل قاعد تقليدية هليتن لا أقل دي وخانة قصيب نتاجي دي وخانة وديمقراطية تانية دنقنية
ما قلت من أو حريات أو حتى وظيفة انتخاب لازم بقول يعني وظيفة انتخاب بتم مسألة حق قانوني وعقوبة بدرت الأوينات يك حل بواني كانت انتخابات عقوبة بدرت يعني وأعظم لبلشي كهيا عقوبة بدرت الناس كردش يعني لازم عقوبة بدرت براستي أو يك لا واجبة وعقوبة شيء لازم يعني إيش كان نارو ليس دايرة أجر تشتبهش أنا ذاك انتقال كراية وبارش لازم أقوي الدكتور عدنان ما باش ديمقراطية تشتت أبحث نقل ما عدا يكروش بحثي كلية واستا هل لو مرحلة نك يعني كم دراستها كم لسه الموضوع بس هي دراسة الدكتور عثمان الشعب صاحب الديمقراطية صاحب السيادة وانا لحمود دستور قانون نصراوي السيادة لا أثينا شعبه بس شعب شيبه هنجي لا أثينا وقت آزاد كان بس أرسطالس حقنا سكو أجنبي جن حقنا بو عبد كان حقينا بس مواطن كواتا لدستور بعض أشياء مصرية حقوق وحريات لازم من السري برونو بلا هرم كلنا ودستور لاوازة لتسهاتوا لو هاتوا كاللزني كتمثيل هرم ده اختصاصي الدستور وان حمو إشي خاشيان أو أنتيجي طبعا زايدة نبي نوح فيلدمان أو أساسي دستور العراقي تالي دانايا بس حرفيا إيوية قانون الدولة للمرحلة الانتقالية ودستور 2005 نوح فيلدمان دانايا بس نتسونا لزني دانشيت أفكار كان حمو بورقة دتسو وأما تزارك لنزف مناقشة مع كل معهد عالمين عين قصة وائل عبد اللطيف ليبو نديم جابر ليبو قلت ينا قلت أنبو كاتب ولا سميز دانشون بس أفكار كان نوح فيدمان ده أو دستور إمبوست كونستيوشن ومقال دراسة نسيان يمن قلت يمن ديه هو قصان يخوتي تقريبا سلا بريا نوح فيدمان نسيت تسون إمبوست كونستيوشن ليابان لا ألمانيا لا تيمور شرقية لا أفغانستان وعراق هم أنا إمبوست فرس كراي نسيا نوح فيدمان إيش جنز شيء سوتسا صار مستشرقة جزوة علاقة بآداب شرقية بعلاقة بدستورنية أظن خوتان دستوري نمس 1920 كل زندادنيتن كفقيه جوري قانون دستورية عراقش نوح فيلدمان دادنيتن كمستشرق يفنزاو هشش حسين زميل دادنيتن كي يكم زار شراقي عرب والأقرار هنا هنا ودستور العراقي ما تيس حسين زميلش بياوتشي تقدمي سكرتير عامي حزبي وطني ديمقراطي يكم زار درسي المستخلص في الإسلام سيلا الرجال كان خلاص أسطورة كانت دل شش صار رويش تنام بس يصاموني سيال اللي بدعة لمسيح أوانك بجدارنا بالانتخابات مصطلحك معنى علم السياسة بيدنا أباتي يعني لا مبالاة أوانك ده فعلا بعضها كان لا مبالاة يعني بعضها دزان حولاتية مشردة جيغاينية زمان اجتماعية يا عطالة هي بيزار الأخوي ناس اهتمام شنو ممكن بالساعة ساعة السرخوش براس ناس
صورة ديت الألمانيا وتسون دا بيكتس والناس لأن وانا علاج ناكل مش النسبة يقصد الدبن علاج يعني ناكل ف لا شرعيتي شو رجالي بو شرعيتي دستوري يعني قناعة زور قرصة كتنازلات لامتيازات أو زور محاولة ده كان تنازل لك الامتيازات زور محاولة أقل حتى إقرار يعني خدو اعتراف يعني كده محاولة ده كان بربز بالعرقلي بخدي يشكان نروينه إلا بشيء استثنائي لا شيء استثنائي لشي ديار الهرم لتوزيع كرديني عاد كيف ما تشاء كيف يلا توظيف كردن ين توظيف كردن ببلاي برزكا يحموه أنا يعني بأساس قانوننا روشتي زور بيان وروشت بونا تشتك بونا واقعك سر حزب كان يعني شرعي الثوري من هالسؤال ما آية معناه حزب بشوي تشزانستي تطبيق دكري لسر أحزاب الكردية لا إذا كواتا لازم زور حذر من بكارهناني والشيء مصطلحي حزب السياسي وانش قيادي او وضعيتك سباس